بەڕێزان لە هەرکەن سڵاوتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکی تر بە دیدارتان شاد دەبمەوە هەرچەندە زۆر خۆشحاڵیشی تێدا نییە کاتێ خۆشحاڵە بووم کە باسی ئەومان کردایە خانە نشینانی ئەم وڵاتە بە شێوەیەکی شایستە موچەکانیان وەرەگرن بە شێوەیەکی ڕێکوپێک دراسی پێداویستەکانی ژیانیان کراوە لە ڕوانگەی ئەمەوە لە چوارچێوەی سیستمی موچەیە بڕ و چەندێتی موچەکانیان بەپێی جۆر و تایبەتمەندێتی خوێندن و کار و پیشە و ساڵانی خزمەتیان بۆیان تەخسیس کراوە بەڵام بەداخەوە لەگەڵەوەی کە هەمومان قەرزاری خانەنشینانی ئەم وڵاتین لەبەرەوەی کە ئەوان نمونەی باڵان ئەوان کە عمری خۆیان بەخشیوە بە بنیادنان و دروستکردنی دام و دەستگاکانی ئەم وڵاتە بەڵام کاتێکە گەنجێکی تازە تەعین بوو کاتێکە مۆزەفێک کە ژیانی ئەوانە بینێ بەداخەوە هەلومەرجێکیان دروست کردووە کە سار دەبێتەوە لەوەی کە بەیانیان بە شەوق و زەوقەوە بڕوات نا شوێنێکی شیا و شایستە لە هەموو پارێزگاکانی کوردستان وەکو یەکەیە کە لانی کەمێواران بڕۆن کاتەکانیانی تیا بەسەر بەرن نا بە شێوەیەکی ڕێکوپێک سیستمێکی ئەوتۆی زیرەک و سمارت و ڕێکوپێک و ئەلکترۆنی دروست کرا کە بتوانن بە ڕێکوپێکی کەی و چ ڕۆژێک و چه هەفتەیەکی مانگ پێویستیان بە موچەکەیانە بێ بڕۆن لە بەردەمی ئامێرێکا وەکو هەموو مرۆڤە خوا پێدا و خۆ پێداوەکانی ئەم دنیاە موچەکانیان وەربگرن نەخێر ئەمان ئەبورێنەوە لە بەردەم پەنجەرەکاندا من یەکێک لە میوانەکانم کاکی وافەندیە کە بەرپرسێکی سەرەکی ئەم وڵاتەیە لە فەرمانگەی تەکنۆلۆژیا و زانیاری بەر لەوەی کە دەست بکەم بە گفتوگۆکەم ئێستا لە گفتوگۆی برادەرانەی خۆمانە کە لە ئاستی شخصیا زۆرم خۆشەوە و پێشی سەرسامم وەکو گەنجێکی زیرەکی کورد بەڵام ئەو پرسیارە ساکاری کە لە دڵی هەمووتانایە من ئەو پرسیارم لێ کرد دواتر بە دوور و درێژی دەرفەتی ئەم وەڵامم باتەوە ئەڵێم دواکەوتوترین وڵاتەکانی ئەم دنیاە لە هەرێمی کوردستان زیاتر سوودیان لە ئەنتەرنێت وەرگرتووە ئەرێ فەرمانگەی تەکنۆلۆژیا و زانیاری کام ڕێگایی بۆ کورتکردینەوە کام ئیمزایی بۆ کەمکردینەوە کام معاملاتی بۆ خێراکردین ئێستا شتا ئەم ساتە وەختەی کە من قساکەم خەڵک هەیە هەفتانە وەرئەگەڕێ لە پێناوی ئەوەی کە ئیمزای مدیر عامێکی لە هەولێر پێویستە لە سلێمانیەوە دێ لە دهۆکەوە دێ پێویستی بە سەردانی وەزارەتێکەیە خەڵک هەیە دوو دانە ساڵ بە دوای معاملاتێکەوە بۆ ئەوی کە کارگەکەی تەواو بکە خەڵک هەیە مەشاکلی زەڕیبەی هەیە لە وەزارەتێکی دیاری کراوە کوا فەرمانگەی تەکنۆلۆژیا و زانیاری لەکوێن ئێستا ئەوەندە سیستەمی سمارت گەشەی کردووە ماڵ هەیە لە کوردستانە گڵۆپەکانیشی بە سیستەمی سمارت داگرسێنێت خەڵک لە دووری هزاران کیلۆمەترەوە چاودێری حوشەی ماڵەکەیەکە لە ڕێگەی ئینتەرنێتەوە ئەوەی کە هیچ شتێکی لە ژیانی ئێمە نەگۆڕی لە ژیانی واقعیدا فەرمانگەی تەکنۆلۆژیا و زانیاریە ئەگەر وانە کوا ژیانی خێرا کردین لە پشتی مێزەکانەوە چی کراوە ئەوە دەرفەتیانەیە مافی خۆیانە بەڵام من ئەوە ئەڵێم ژیانی خەڵک بۆ ئەمەندە خاوە لە وڵاتەیە بۆچی خەڵک 45 ساڵ خزمەتی ئەم وڵاتە بکە لە سەرەی موچەکە ببورێتەوە ئەوە من باسی ئەوە ناکەم تەلەفۆنم کردووە بۆ چەندین سەرکردایەتی و چەندین مدیر عام و چەندین بەرپرسی جیاوازی حیزبەکان لەسەر نەبوونی سیولە پارەی کاش لەسەر ئەوەی بۆچی شارێکی وەکو سلێمانی بەم هەموو داهات و مەرزە و بە عەلاگە پارەی بۆ دێ ئەوە هیچ ئەوە مەتەڵەکەیە کە کەسەڵی نایەنێ ئەوە قەت وەڵامەکەی دەست ناکەوێت ئەشهەدوو لەم بەرنامەیە تەنیا شتێکە دڵم پێی خۆش بوو ئەوە بوو کە شوێنی خانەنشینەکان لە هەولێر یەکەم جارم بۆ بیبینم شوێنێکی جوان بوو شوێنێکی فێنک بوو دکتۆری لێبوو هەندێک ئامێریان بۆ دانابوون وەرزش بکەن چێشخانەیەکی لێبوو چاخانەیەکی ڕێکوپێکی لێبوو بەمە دڵم خۆش بوو بەڵام ئەوەی سلەیمانی هیچ دڵم پێی خۆش نەبووەوەی کە سەردانم کردن لە ناو پارکی ئازادیە لە کۆشکێکا چاخانەیەکی شوشا فەقیرانە لە تاو دەردیسەری خۆیان دۆمینایانە کرد هەڵم و هەڵاوی چەند موبەریدەیەکی وشکی بێ ئاو بێتاقەت کزۆڵە ئایا لە شاری سلێمانی بۆ ئەمەیان بۆ دروست ناکەن هەرچەندە من تەلەفۆنم بۆ پارێزگاری سلێمانی کرد حاڵەتەکەم تێگەیان وتم ئەمە لانی کەمی خزمەتکردنی ئەوانە ئێستش داوا لە هەموو بەرپرسە حیزبیەکانی سلێمانیەکەم داوا لە سەرۆکی شارەوانیەکەم داوا لە محافظەکەم لانی کەم چاوێک لەوە بکەن کە لە هەولێر بۆ ئەوان دروست کراوە من هەر شارێکی کوردستان پارچەیەکە لە جگەرم خۆشتان نەزانن من ئەهلی ئەوە نیم کە
شار و شارچێتی ئەوانە بکەم بەڵام ئەوەی بە چاوی خۆم بینیم ئەوەی ئێرە جوانە لەوێ هیچتان بۆ دروست نەکردو لەبەردەم پەنجەرەکانی سلێمانیە خانەنشین زیاتر ئەبورێتەوە تاوەکو هەولێر ئیشەڵڵا لە هیچیان نەبورێنەوە ئەم بەرنامەش خاڵێک بخاتە سەر پیتەکان با لە زاری خۆیانەوە ئەم سەردانە مەیدانیام کردووە بۆ هەولێر و سلێمانی بزانین چ دەڵێن فەرموو سڵاوتان لەبێ گفتوگویم جارم لەسەر داوای خانەنشینانی کوردستانە لەسەر هەلومەرج و لەسەر ژیانی خانەنشینانەی کەم ئێستا هاتووم بۆ باغی شار بە بڕیاری ئەنجومەنی شارەوانی ژمارە شتاوێک دروست کراوە لە سەردەمی بەڕێز نەوزاد هادی پارێزگاری هەولێر نۆژەن کرایەوە بە تایبەت بۆ خانەنشینان یا ڕەبی دەستان خۆش بێت نقشە بێ لە هەموو شارەکانی تری کوردستانیش سەلام عەلەیک باشن قوربان براگیان چۆنی سپاسە دەکەم بۆم هەیە بچمە ژوورە ناسنامەی تایبەت هەبێ پێ بێ وایە هی خانەنشینان یعنی گەنج و شت نایە بەس هەموو هاوتەمەنن کە ئەمە چییە؟ ئەمە باجەوەی کەسانە کە دێن عەلاگەک شتەشیان پێلێرە دادەنێن ئامانەتە دادێنەوە چاپنەوە وەش بزر نەبی دەیان دەینەوە دا باشە دەستە خۆش بێ و من عەلاگە شتم پێ نییە بچمە ژوورە قوربانت سپاسە دەکەم سەلامەت بیت بینەرانی بەڕێز بەڕاستی ئینشاءڵڵا نوخشە بێت لە هەموو شارەکانی کوردستان شوێنێکی زۆر جوانە ئەوەتانە لەم گەرمایی هەولێردا بەڕاستی ئێرە فێنک و جوانە سەلامی خوا لە هەموو لایەک چۆنن سیحەتتان باشە ئەحواڵتان هەمووتان ئەناسم ئەوە بە نوێنەرایەتی هەمووتان تەوقە لەگەڵ مامۆستاکەم ئیترەوە وابزانن هەمووتان نانا ئەجات چۆنە ئەڵم هەستی دەستان ماچەکەم سیحەتتان باشە ئەحواڵتان باشە قوربانت سپاسە دەکەم سەلامەت بن شکر باشن هەمووتان دڵخۆشم بە شوێنەکەتان جوانە تاکی نییە لەخوا بە زیادە چی وچی تێدا ئەم جێ بەس ئێوە یەکێتی خانەنشینان وابزانم یەکگرتووە بێ خەبات بکەن بۆی لە هەموو شارەکانی کوردستان لە دهۆک شوێنێکی وانە نییە لە دهۆک لە سلەیمانیش نییە وانە دوای ئەوە گلەی یەکەم لە تۆ هەیە باشە هەر پیا و خانەنشینە لە وڵاتە ئەی شوێنێ بۆ ژن ئەوە لێرە دوسێ پەردەیان دانالۆژ دەبێمە هە لە پاش پەردەی بین نابی لە ئاشکرابی بەڕاستە ئەجا ئێوە زەعیفەینە ئەمە بە تعلیقەوە دەیڵی دەناتۆ بە هیچ جۆرە قەناعەت دوانیە وەنا قەناعەتت بەچی من ئەرێ وڵات تعلیقە ئافرەت نیوەی کۆمەڵە نیوەی دیکەشی داچی کۆمەڵە باش هێچ ماوە وەڵاوە کەس ماوە چ پێویست دەکا لە پشتی پەردەی واوە نییە اینجا بێجگەلەوە کاکە ئیتر خۆ عمر دەڕوا کاکە خۆ خانەنشینیش بوو نا منە خلاص یا ئێوە قەت قسەتان کردووە لەسەر ئەم مەسەلانە ئەمە زۆر پێش یعنی ئەمە ئەو سنتەرە دانین و ئەوە لە هەزار مناسبە ئەمن لە هەزار کە من سەرۆکی یەکێتی ئافرەتانی کۆمەڵی ئافرەتانی کوردستان بووم لۆ ماوەی 12 ساڵ طبعاً پێشی ویست لەسەر مەکتەبان مدیرە و مامۆستا فلان على كل فصل ئێستا ئەوە تا تۆ هاتوویتە ناو ئەم مەجلیسەوە هەموو کەس و کار و چ فەرقە ها بەمن فەرق نییە ئەوە وای نەکردووە کە ژنان کەمتر بێنە ئێرە ئەی باشە ئەم پیاوانە بۆ نمونە زۆریان ژنەکانی خۆیان خانەنشینە ئەکسەریان مامۆستالۆ ناین وانە گلەیەکەی بەجێ نیە مامۆستا ئیبراهیم حەکیم عیبە زۆر زۆریش بەجێیە بەنام چ بکەینەوە یعنی ئافرەت کە تەقاعودە بی ئەکەویتە کونجی خانێ يعني خاصة أو ظروفي پیا و سەردانێکی هەیە فەقیرە ئەو هەرە بێ لە کونجی مارێ بێ باشە لۆ ئافرەت یعنی ئەدی ئافرەت منداری بەخێو کردیا بەڕێوە بەری ماڵە ڕاستە ئەزانی خەتای تۆ مامۆستا سەردارە کاکە تاقە سوار تۆزێ ناکە تاقە سوار تۆزێ ناکە فەندێکی جوانە مامۆستا سەردار ئەمە بەشێکی کێشەکەیە خانەنشینان کە ڕووی دەمیانەکەنە جەنابەت گلەیەکانیان چییە؟ دەست پێ گلەیەکانیانەوەی یەکەمین گلەی ئەوە لە مەقەڕەکەشمان هەڵواسراوە شیعارێک کەوا قانونی ڕقم 9
2014 لە بەغدا هەیە لە عێراقی گشتیە لە عێراقیە گرت لە کوردستانیش تەطبیق ببیتن ئەو فەرقی 600,000 فەرقەیە خانەنشینی کەمترین خانەنشین لە کوردستان 250ە لەوێک جاران 400 بوو ئێستا ئەبوویتە دەبڵ چونکە لۆت ئەوەی یەکەمین شت گران بووە بنزین گران بووە نەفت گران بووە و هەروە دۆلار گران بووە ئەوەی کرێی ئیجار گران بووە داو دەرمان گران بووە معاشی خانەنشینین بوویتە نیوەی جارە ئێوە لێرە ئەم سنتەرە کە بە هەوێ دەیتە ژوورێ هیچ ئیمتیازێک هەیە بۆ خانەنشینانی هەولێر لە دەوروبەری قەراتێ لێرە ئێمە ئەوە یەکەمی نە سلێمانی شوێنێکی ئاوا جوانی دروست کردو بۆ بە تایبەت بۆ خانەنشینانۆک و هەولێر نەدوهۆکیش نە هەڵەبجەش نەخێر لێرە زۆر دەستیان خۆش لێرە مەکتەبە هەیە شوێنی ڕاضە هەیە لەولاوە دکتۆر هەیە دوور بە خانەنشینە فشاری خوێنی بەرز بێتەوە شتێک وەنیا بەڵێ لێرە هەیە خۆم لێرەش ئینشاءڵە هەروە دەوامەکەم کەەوە وەکو دکتۆرێک لێرە ڕۆژێ جارێک بە بەلاش عیلاجیان بکەم هی فەقەرات و مل و پشت و ئەوانەما ئینشاءڵە چارەسەریانەکەم دەستەکانت خۆش بە ئینجا من بە خزمەتی تۆ دەگەمەوە لەبەرەی شەوێ لە لایڤەکە لەگەڵ مابێت ئێوە چی دەڵێن لەسەر هاوتاکردنەوەی موچە لەسەر پێداویستیەکان چۆنێتی وەرگتن ئەرێ لە سلێمانی ئاوا خەڵکە بورێتەوە هەتاوەکو موچە وەردەگرێت لێرە ئەو مشکلەیە هەیە خانەنیش ئەگە بەحسی وزیرەکەی زمان زۆر خراپە قەزی لە چ ناحیەی باش هیچ ناحیەی باشە خانەنیش دێ ڕۆژەی رسمینەکە هەیە نیورانەش نەستەوە لێرە نانەکەی دەخوا الحەمدولillah باش ئێستا و کابرایە خێرە و مندەگنانی کردیا ناستەوە تا هێوارێت بستە شوێنەری ڕاتب نییە مثلا فەرقی ڕاتبی لە بینی من و لە بینی ئەوە ئێستا تۆ مامۆستاخەس لە پردێ تەقاعد بووە وەچی من مامۆستای عینی ملیۆن و 600 مامۆستا خەسرەوە مامۆستا خەسرە و وەکو ئەم تەعین بوویت وەکو ئەم خانەنشین بوویت هاوڕێی یەکن فەرقی موچەتان چەنە والله زۆرە تقریبا 700 یعنی ئەوەی کە لە بەغدایە مەعاش وەردەگرێت لە پردەیە من عایدی بەغدایمە يعني 600-700 موچە فەرقە عرێ والله تۆ بە چەند خانەنشین بووی بە 910 تەقاعد من 9 ملیۆنی مکافأە وەرگتیا مامۆستا 38 ملیۆنی مکافأە وەرگتیا 700,000 لەم زیاتر وەردەگری ئاخرم کەمم کردەوە کەمم کردەوە بەس چییە یەک شتیش هەیە زۆر مهمە لە بۆ خانەنشینەکان ئەگەر پێتان دەکرێت چی بەغدای بیکەنەکی کار لۆ خۆی بچی ئەلێ وێندەر وەربگری لەو شێقەڵە لۆ بچیتن سڕێی بگری ئێوە چۆن وەری دەگرن لە بەغدایە ئەمە ئەلێرە وەردەگرم لەو شێ لای ماڵم ئێرە و حتا ئەو باقەی دوورە لە ماڵ ئەی لە هەولێرە چۆن وەری دەگرێت لە هەولێر لێرە لە هەموو جێیەکەیە نانا تۆ هی بەغدا لە هەولێر وەردەگرێت لێرە لە ئەو منفەدەیە ئایدی بەغدای بەس لە هەولێرە وەری دەگریت ئەی ئەمانەی هەولێر مامۆستا ئێوە چۆن وەری دەگرن بە زەحمەت ئەزیێتەکەی چیە دەبێت بچی سڕێ بگری نەخۆش بی هەرچبی ڕاوەسیێتە بەڵام عەنکاوە بڕێک باشترە لەوانەی ئێرە سەجادەی ئەو باقا لە ئێرە لەوێ هەندێک نظامەیە کورسیان دانا لۆ تەقاعدان لەکوێ ئەمە لە عەنکاوەی ئەو کە بە یەک شت حەل دەبێت ئەودا ئێستا فەرقی سلێمانی و هەولێر چییە مەسەلەن لە وەرگرتنە وەکو یەکە یا فەرقێکەیە کارگات وا دەزانی ئەمن لە باقی بێخاڵی وەردەگرم ئەوەی ناو ئیسکانی باوەڕ بکە ئەوەی ڕۆژێ هەتا گەیشتە زۆری مردی ڕاستی بێت ئەوەیە بەڵام ئەگەر لەکەکی کار لاکی کاردا باشە چەند جار دەچی و بەرێ ناکەوێت ئەو حاڵەتەش نامە لەکنەمە ئەوە نییە ئەگە بچی وەردەگری وەردەگری بەسی تاخیر دەبی لەبەرەوەی ئەتو حسابی وی بکە هەموو پێکەوە دەچینەمە ئەی موچەتان تاخیر دەبێ بەلێ 15 ڕۆژ و مانگ و 10 ڕۆژ مانجێدی تقریبان چەند بوو 5 ڕۆژ بوو چەند بوو وەرمان دەگرت ئەمن ئێستاکە 920 وەردەگری 18 لە بەغدایە ملیۆنێک و 420,000 وەردەگری 500-600,000 فەرق 500-600,000 فەرق بەڵێ یەک دقا مامۆستا سەڵاح لەسەر ئەم شتانە لە ڕووە قانونیەکەیەوە چۆن بۆ نمونە گلەیەکانیان تیۆریزاکەی چۆن هەمووی فۆرمەڵە بکرێ و هاوتابوونەوە بە ضرورەت دەزانی بکرێەوە کوشارەزاک سپاس کاکڕنج بەڕاستی دەست خۆش جەناب
ڕاگەنکارێکی بەڕاستی ئەتوانم بڵم پرۆفشنالی ئەتوانێتی بچیتە ناو کۆمەلگەکە بە هەموو ڕوویەکەوە لە هەموو بابەتەکان دەکۆڵیتەوە بۆی بیگەێنی لە بەپێی ئەو بواری خۆت بە سەلوتر بیگەێنی دەست و خۆش بێ کێشەی بەڕاستی کێشەی خانەنشین لە کوردستان یعنی تەنانەت لە عێراقیش کێشە هەیە ئەگەر خانەنشین عێراق بەراورد بکەن بە وڵاتانی دەرەوە عێراقیش کێشەیەکی زۆر هەیە ئێستا لە ڕۆژانە من ئاگام لەوەیە خانشینانی عێراقیش داوای تعدیلی ئەوان داواکەن زیاتر بکرێ بۆ ئەوەی بەڕاستی بەراورد دەکرێت لەگەڵ وڵاتانی دەوروپەر وڵاتانی پێشکەوتوو بەس بەداخەوەکە کوردستانیش لە عێراق ئێستا کێشەکەمان زیاترە لە ڕووی خاننشینەوە ئەم بە ڕێزانێکەوە دەگەن بەو پلەی خانشینا ینی ژیانیان ئەو ژیانەی کە توانیانە کاری تیا بکەن کە گەنجێتیە هەمویان پێشکەش کردووە ئەو ژیانەی کە تااقەتی هەبووە لە ژیانی ڕۆژانەیە لە ماڵ نەبووە خۆی مناڵ و بە تەمەەن پێداویستی زۆرترە ئەمە شتێکی علمیە پێداویستی بە تەمەنەکە زیاترە مناڵەکە پێداویستەکەی کەسی تر هەیە بتوانێت پێداویستەکەی بەڕاستی دابین بکە کە کەس و کارەکەیتی بەڵام بە تەمانەکە لەسەرەتی پێداویستی کەسانی خۆی دابین بکە ئەو جا ئەگە دوت و ناتوانێت خۆی پێداویستی خۆی دابین بکە بە تایبەتی تا ئێستاش هەنێکیان مناڵەکانیان کە دەرچووی زانکۆن بێ ئیشن ڕەنگە دەستگیرۆی ئەوانیش بکە ڕەنگە دەستگیرۆی کچە زای بکە کوڕەزای کاکڕنج کاتێککە لە کاتی فەرمانبەری بووە بەڕاستی ژیانێکی بۆ خۆی دابین کردووە دای ناوەکەوا مناڵەکانی چۆن کار دەکەن چۆن دەخۆنن ژیانێکی کە کاتێککە خانشین دەبێت موچەکەی بەو شێوە بەو ڕادەیەکە کەم دەبێتەوە ئەو بەرنامەی ژیان هەمووی تێک دەچێت چۆن ئەو بەرنمەیە چاک بکرێتەوە ینی زۆر ئاساییە بەڕاستی دەتوانێت بەپی ئەو یاسایی لە یاسای یەکگرتووی عێراق یان دەکرێت لە کوردستانەشە کوردستان بۆ خۆی یاسایەکی یەکگرتوو دابنێ بۆ خانەنشین پێداچوونەوەیە بکە بەپی ژیانی بەڕاستی تاکی ئینسان ناڵێم وەکو فەرمانبەرەکە کاتێک کە فەرمانبەر بووە بەڵام ئەبێ ڕێژەیەکە بێ ئەم پێداویستی هەیە ئێستا کاتێک ئینسان کە دەچێتە ئەم تەخسیساتە بەپێی بازار علمیە نەخێر هیچ حسابی حەبی شەکرەکەی کراوە حسابی زەختەکەی کراوە یاساکە زۆر کۆنە بەسەر چووە ئێستا گۆڕانکاری لە ژیانی ڕۆژانەدا ئێستا ئەوە چەند ساڵێکە ڕۆژانە گۆڕانکاری دەکرێت ئەو ئەزمانی لە عالەمە هەیە یەکسەر ڕاستەخۆ تاسی لە تۆ دەکە لە تۆ لە کوردستان یعنی دنیا دەگۆڕێ و موچەکەی ماڵی گیسکەکەی هەیە تۆ بەرەو داوە داڕۆ تۆ هیچ جگەلەوە هیچ خزمەتگوزاریەکەت نییە من گوێم لێ بووە لە وڵاتە لە وڵاتەکانی ئەوروپایە کاتێک ئەو بەڕێزە کە خاننشین دەبێت کارتێکی دەدرێتێ بۆ نمونە لە شەمەندەفەرە نزبەی ئەوەندەی بۆ دادەبەزێت لە سەفەری مەتارە نزبەیەکی بۆ دادەبەزێت کە ئەچێتە مۆڵێک نزبەیەکی بۆ دادەبەزێت ڕۆژانە پاس نزبەیەکی بۆ دادەبەزێت لە بەرۆی خانەنشینە جگە لە ڕاتبەکەی کە بەش بەست خوا مامەسا من بەردەوام سوێن بەو خوای دروستی کردوم حەزەکەم واقع وەکو خۆی بۆ خەڵک بگوێزمەوە هەندێک جار لە ئەعلامەوە ئەیبینم سلەیمانی وەکو کابڵ پیشانەیرێ و گوایە هەولێر هیچ کێشەیەکی نییە وایە ئەمە نەخێر ئەگەر وایە پێم بڵێندا بۆ خەڵکەکەی بگێشەکە چۆنە هەمووتانە کێشەکە لە چیایە ئەوەی کە ئێمە گوێمانە بێت لە ڕێگەی ئەعلامەوە بەڕاستی لە کاتی دابشکردنی موچە لە سلێمانی هەندێک جار پارە لە بانقەکە نامێنێت نەک سیستەمەکە گۆڕانکاری تیاکرەوە گۆڕانکاری لە ئەوەیەکەوە لە بانقەکە کاڵێ پارە نەما ئەو بەڕێزانی کە چوونە ئەگین هەمان سەرەیە هەمان وەرگرتنە بەس لێرە کێشەی سیولە نامێنێ بەس ئەوەی فەرقا سیولەکە فەرقا بەس ئەوە فەرقا لە کوردستانە بەشی هەولێر دووهۆک سیولەکە هەیە کاتێک کە حکوومەت ڕای دەگەێنێ پارەی خانەنشینی هات بانقەکان پارەکانی خۆی تێدایە و دەتوانێت لە کاتی خۆی وەری بگریت بەڵام قەڵەباڵغێ ئەگەر ڕێگە بدەی من بۆ شتێکی کەشات من ئێستا وەکو نوێنەری نزیکەی 500 خانەنشین بە پلەی شارەزا کە ئەوانەیان لە کاتی فەرمانبەریە پلەکانیان لە ئیدارەکانیان گەیشتووەتە ئەو پلەی کە ببن بە شارەزا لە پسپۆری خۆیان هەرێکە لە پسپۆری خۆیان بە پێی شادەکەی خۆی بۆتە شارەزا ساڵی 2004 یاسای ژمارە 36 دەرچوو ئەوانەی کە پلەی شارەزایان هەیە لە کاتی خاننشینیان تەنها دەکەن ئیمتیازێکیان پێدراوەکو پلەی باڵا حسابیان بۆ بکرێت لە کاتی فەرمانبەریە هیچ ئیمتیازێکرد نییە ینی تاکە پلەیەکی ئیداری تاکە پلەیە کە تۆ لە کاتی کارکردنە ئیمتیازت نییە هەموو پلەیەک لە هەموو بوارێکە ئیمتیازێکی خۆی هەیە بەڕێزێک دەبێتە وەزیر بەڕێز دەبێتە ڕاوێژکار دەبێتە بریکا ئەمانە ئیمتیازی خۆی هەیە تاکە پلە بوو ئیمتیازی نەبوو پلەی خەبیر بوو
لە ساڵی 2004 پەرلەمانی کوردستان کەزانی بەو شێوەیە هەڵسا لە کاتی خانشینە ئیمتیازێکی بۆی دانا بەپێ یاسای ژمارە 36 ساڵی 2004 ئەم بەڕێزانەی خستە ناو پلە باڵەکانەوە تەنها لە کاتی خانەنشین وەکو خانشین بە ڕێژەی دیاریکرا و بەو ڕێژەیە تۆ خانەنشینەبی 15 ساڵ ئەو یاسایە بەرکارە لە کوردستانە خەڵکی بەو یاسایە ئێستا لە ساڵی 2020 کاتە یاسای چاکسازی هاتە بۆ کارەوە یەکسەر ئەو یاسایی هەڵوەشاندێتەوە پلە تایبەتەکان وشەی شارەزان هەڵگرتووە وشە تەنها تاگە بیخوێنیتەوە من زۆر بە زۆربیان گوتو وازانم کەوا کێشەیەکی کۆمپیوتەرەکە لە بیری چوە هەڵگرتنی ئەم وشەیە کاریگەری لەسەر ژیانی ئەو 500 کەسەی تۆ نوێنەریانی چییە؟ بەڵێ من کە وەکو کەسێکی وەکو خۆم کاتێک کە ساڵی 2020 مانگی نۆ چوون بۆ موچە وەربگرم موچەی مانگی یەک وەربگرم مانگی نۆ بوو موچەی مانگی یەکی 2020 وەربگرم کە تەماشام کرد موچەکەم بۆتە لە 125 مانگی نۆش لە 125 نۆ مانگ ڕۆشت و هاتەوە سەر مانگی نۆ لە 125 موچەکەواتە بۆ دەرکەوت بەڵێ کۆمپیوتەر نییە بەڵێ کاتێک کە چوومە لای زۆربەی ئەو لایەنان چوومەتە پەرلەمانی کوردستان چوومەتە دەستەی نەزاها چوومەتە ینی ئەو لایەنە یاسایانەی لە کوردستانە هەیە ئایا ئەوەی یاسایەک بەرکات بێت 15 ساڵ تۆ بە جەڕێ قەڵم یاسای هەڵوەشێنیتەوە ئەوە یەک دوو ئەگەر بتەوێ بە یاسا عقوبە هەر کەسێ بدەیت ئەبێ لە یاسای ڕوونی کەیتەوە بۆچی سزا داوە یعنی هیچ کارێک نەبووە ئەوە احتیبارەکەن بە سزا وەکو سزای لێ هاتووە با دو قسەی جەنابەت بێ بەڵێ ئەمە مەسەلە سلفەی يعني ئێستا کە لە بەغدایە بڕۆ هەر متەقاعدێک دەچی بە لەحەزات سلفەی خۆی وەردەگریت هەر چەندی دەوێت 10 میلیۆن 25 میلیۆن 50 میلیۆن وەردەگریتە بەڕام ئێستا هەر تەقاعدێک لەو کوردستانی بتانی تر سلفەیەک وەگریتە ئەگەر هاتبە و پێشی خانەنشین بوونمان موچەکەمان کەم کراباوە بشیان گۆت بە ئەتو سزا درای لەبەروەی ئەوەندە لە موسەکەت برا هەر قەیدینەوە بەڵام ئێستا کە دەبینین پاش چەند ساڵ خانەنشین بوونمان بۆن مونامنێک لەبارە خۆم 9 میلیۆن دینارم لێ دەبڕێ مانچ نازانم کاک سەڵا چەندی لێ دەبڕێ نازانم ئەوەندی هەر بەو کەلیمەی لابرا هەر چیان کرد ئەمە بە موچەی طبعا شارەزای خانەنشین ئەوە کران خانەنشین کران دوایە چیان کرد هەستان شارەزایان کردە پلەیەکیش موچەی بنەڕەتیاندایە موچەی بنەڕەتیش لە 100 نا لە 180 موچەی بنەڕەتی بۆن مونە ئەمن یەک لەبارە خۆم ملیۆنە 432 دینارم وەردەگەر بە جۆرە ئەو یاسایی ئێستا 950 دیناری وەردەگەم معنای وەیە مانجێ هەموو مانجێت 492 دینار لە من دەبرێت جا ئەو برادەرە ڕێیەکی پێچەوانەی هەیە بزانین چی دەڵێت خوا چی دەڵێ 42 سار مامەستامە باشە پاش 42 بە ئەمە شارەزام لە ئیشەکەی خۆم هەمومان شارەزای هەر کەس لە ئیشخۆی شارەزایە ئەو هەموو شارەزایە لە وەزارەت و لە ئەوکان لۆچیەوە چی کردیە شارەزا چی پێژیە خستێ شارەزا لۆ ئەو بە 180 هەموو ڕاتبەکەی تەقاعودبی ئەمن بە 180 بنەڕەتیەکە یەک دقە باشە لۆ ئەی چ فەرقی هەیە سایق هەبووە کردیانە شارەزا سایق بابە شارەزا هەرکەس لە ئیشخۆی شارەزایە ئەوە لە مامۆستایەتی شارەزایە ئەوە لە حیساباتە شارەزا هەموو شارەزایە ئاخر بەس ئەوەش معقولە بەهۆی نەشارەزایەکەوە دەیان شارەزای حەق و طبیعیش موچەکەی باش ئەو شارەزای چی کردیە لە وەزارەت چی کردی شارەزای چی پێژی خستیە چی پێژی خستە لە شارەزایە ئەتر ئەمە پلەیەکی وەزیفیە هەر پلەیەک وەزیفیە لەوەی پارە پێ وەرگن نەکوچی چیوە ئەوە خەبیرە ئەوە نازانم ئەوە چییە ئەوە چیە ئەوەیە بەس شارەزایەکم لە وەزارەتی مواصلاتە مۆزەفەکەی لەوێ دەری ئەوان شارەزان بەڵام ئەوەی بەهۆی گواستەوە خۆی کردە شارەزا داباشە هیچ شی نەبوو ئەوە با کۆتا قسە بێ ئەڵێ مەجالەکەم بە جوابی بەمەوە فەرموو براکەم کە جەنابەت دەرێ مامۆستا بوویم و 33 سال هەموو ئەمە دامان نایە لە یەکی بنەڕەتەوە هەتا دەکاتە پێنجی پەیمانگەکان ئەمن بەڕێژەی خۆم خوێندنی کوردی و خوێندنی عەرەبی پەرتووکەکانی زمانی عەرەبی پەروەردەی ئیسلامی و ئاین ناسی ئەمن دامنایە کە جەنابەت لەسەری دەرێەوە و کاک سەلاحیش بە هەما خوشیەوە لە بواری خۆی و شارەزایەکانی دیش هەرێکە لە بواری خۆی جۆدی ئێوە گەورەیە مامۆستا گەورەیە و سەر و سەرچاو شارەزاش من ئەوانە ئەڵم کە بە واقعی ئیشیان کردووە نیە شارەزای واقعیش هەیە بندیواریش هەیە نابێ هەمووی بەیەکەوە تێکەڵ بکرێت
بزانین با ختامەکەی میسک بێ هونەرمەندی خۆشەویست مامۆستا ئیبراهیم حەکیم چی ئەفەرمێ و ئیتر بچینە ستۆدیۆ. والله ئەمن وەک هونەرمەندێک و وەک سکرتێری خانەنشینان داوا لە مڕاهقە سیاسیەکانەکەم و لە مڕاهقەکانی ناو حکومەتیش ئەەکەم ڕێز لە ڕدێن و لەو پیرەمێردانە بگرن ڕێزیان لێ بگرن لەبەر ئەوەی ئەوانە ئەو مڕاهقانە بابیان پیرەمێردا مامیان تەقاعدا خالیان تەقاعدا یعنی هەر بڕێک ڕێزیان لێ بگرن و داوا لە دەستگای خێرخوازەکانیش ئەەکەم یعنی ڕێز لە ئەو خەباتی ئەوانە بگرن زەلام هەیە تەقاعدا معاشی 220 دینارە 220,000 دینارە ئایا 220,000 دینار چییە؟ والله 220,000 دینار خەرجی ڕۆژێکی مندارێکی کچکۆکەی مەسوولانە ئاخر دەستگایەکان داوایان لێ ئەەکەم ئەوانەی خێرخوازی دەستگای بارزانیە و دەستگای دیکەیە و ئیدیکەیە ئەوانە یعنی ڕێز لەو ئەوانە بگرن یعنی برسیەتیێوانیان بە هەند هەرگرن تێنیەتیێوانیان بە هەند هەرگرن نەحەبیان هەیە ئەمن زۆر جار ئەمن بە حەقی ئەوەی کە ئەمەی خەڵق کردیا زۆر جار ئەمن کە هونەرمەندیشم زۆر جار حەبم نامینی بەژنێ خۆرم ئەویش هەر حەبیەخوا ئەرم کاکە دەبینە حەبێ خۆ بدە من ئیسوکەری ئایا ئەوە ڕزای حەقا ئەوە جوانە لۆ لە بەغدایە ئاخر معاش 500,000 دینار بی لێنە 220,000 دینار بی و ڕێزیشیان لێ نەگیرێ و کە هەموو سەرسپینە خۆ هەموو خزمەتی ئەو ملەتەیان کردیا خزمەتی دەوائریان کردیا هەر ئەسڵەن عەیبە شەرمە شوورەیە لۆ حکوومەتەکی کە ڕێزی لە ئەو تەقاعدانە نەگریتن لەبەر ئەوەی ئەوانە یعنی خزمەتی ملەتی خۆیان کردیا خزمەتی دەوڵەتیان کردیا ئەوانە بهم من ئەمن چ بکەم یعنی ئێستا نازانم با ئەو سێبەرە چییە با ئەو سێبەرم هەر لۆ نەبیتن ئەگە سێبەرەکە ئەمن بە زگم برسی بیتن سێبەرم لۆ چییە بەرام مهم ئینسان ڕێزی لێ بگیرێ ئینسان قیمەتی هەبیتن ئینسان یعنی مڕاهقەکان وانەکەن کە بە چاوەکی زۆر سوک تەماشی خانە نشینان بکەن نادوو لە ئێوە ڕێزێکی تایبەتتان هەیە و لەسەر سەرمان من لەسەر فەرمایشتی ئێوەمانان ئەمرێکتان فەرموو کە بینە ئێرە ئەوە هاتم و پەیامەکانتان وەکو خۆی ئینشاءڵڵا بڵاوی یەکەینەوە و هەر کەسێکیش بێوێ قسەی ڕاستی گوێ لێ بێ پێم وایە ئەبێ گوێ لە ئێوەمانان بگرێ زۆر زۆر مەمنون گەورە بوو ماتمە خزمەتتان بەڵێ طبعا ئەمێن لە 56 تایم بوویمە لە 56 سی دینارم وەرەگر ئەی کرسی مسقال زێر ئێستا پاشی 50 ساڵ طبعا پاشی مەعانات و فەخر و پێشمەرگەی دێرینیش بووە پێشمەرگەی دێن ئێستا مەعاشم 600 دینارە چەند ساڵ مدیرە نەفی مەخموری نەفی حلەی سزلی چار سزلی کوردستانم دیتیا ئێستا باشە ئێستا ناکات و ئەگە بەزێر بگۆڕن و مسقال ئەوە چ بەراورد دەکات قوەتی شیرایی پارەکە زۆر گۆڕاوە دووبارە زۆر زۆر سوپاسانەکەم مامۆستایانی خۆشەویست خواحافیز بەڕێزان سڵاوتان لەبێ لە ڕوودا و ستریم ئەتوانن سەیری پرۆگرامی لەگەڵ ڕەنج بکەن و هەر سەرنج و تێبینی و پرسیارێکتانەیە بۆم بنووسن لەبەرەوەی کە لە بەرنامەکەیە کاک حازم گۆران بەڕێوەبەری گشتی خانەنشینی لەگەڵمانە و سەیری پرۆگرامەکە لە دەرەوەی هەولێر بوو بەڵام پرسیارەکانی ئێوەی ئاراستاکەم بەر لەوەی کە بچمە لای خانەنشینانی سلێمانی من کۆمەڵە پرسیارێکی زۆر دوور و درێژم ئاراستەی فەرمانگەی تەکنۆلۆژیا و زانیاری کرد ئێستش جارێکی تر هەمان پرسیار بە کورتی لە بەڕێز دەکەمەوە ئەڵێم بۆچی ژیانی
گشتی و خزمەت گوزاریەکان و گەاندنی بە خەڵک ئەگەر لە سەردەمی تابعە خێراتر نەبێ خاوتر نەبێ خێراتر نییە. بۆچی سەردەمی تابعە خزمەت گوزاریەکانی خەڵک باشتر بوو تاوەکو سەردەمی ئەنتەرنێت و تەکنۆلۆژیا و زانیاری بە تایبەت موچەی خانەنشینە. بەڵ یەکەم جار زۆر سوپاس کاکەڕەنج چونکە ئەو پلتفۆرمێک کە جەناب دابینەکەی بۆ حکوومەت کە باس لە پلانەکانی حکوومەت بکات لە خزمەت گوزارەکان بکات بەڕاستی جێگەی تەقدیرە زۆر سوپاس دەکەم. زۆر سوپاس دەکەم کە لە دەستپێکی پرۆگرامە بە ڕەخنێکی توند لە حکوومەت گرت چونکە حکوومەت بە تابعەتی خۆی کە پابلیک سەرڤەنتە ئەبێ سینگی فراوان بێت هەموو ئەو ڕەخنانە وەرگێت ئیشی ئێمە ئەوەیە. ئەو من سوپاس دەکەم بەڕاستی بەبێ مجاملە بۆ بابەتە. بەس بۆ ڕاستکردنەوەی هەندێک لە چونکە ئاراستەکە تۆزێک بە ئەوە ڕۆی بڵێن بە تایبەت دژ بە فەرمانگەی تەکنۆلۆژی زانیاری. فەرمانگەی تەکنۆلۆژی زانیاری لە کابینەی هەشتم فەرمانگەیەکی 20 نەفەری بوو کە سەر بە سەرۆکاتی دیوانی ئەنجومەنی وەزیران بوو کەواتە ئەسڵان هەر بە دەسەڵات ئەو دەسەڵاتانی کە جەنابەت داوات لێکرد بۆ ئەوی نەکردوە نەکرد ئیشی یعنی بەدەسەڵات ئیشێمە نیە. لە کابینەی نوێیان سەر بە ئۆفیسی جەنابی سەرۆک وەزیرانە بە دەسەڵاتەکانمان تۆزە زیاترە. لە کابینەی هەشتم فەرمانگەی ئێمە $1 باجەتی نەبووە بە حکمی هاتنی داعش و قەیرانی ئابووری ئەوانە هیچ ئەجە تەحملی تا بێت چونکە باسی مەزۆک با منیش با وەڵامی جەناب دەمەوە. فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری فەرمانگەیەکی پاڵپشتە. ئێمە فەرمانگەیەک نین کە هیچ خزمەت گوزارێک ڕاستەوخۆ بین بە هیچ هاوڵاتیەک. ئێمە پاڵپشتی ئەو وەزارەتانە ئەەکەین کە ئەو وەزارەتانە بتوانن خزمەت گوزاری پێشکەش بە هاوڵاتیان بکەن. ئەولەویاتی کە کابینەی هەشتم و کابینە نوێم دایتە فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری کە جێبەجێ بکات ڕێک خستنەوەی کێشەکانی ئابووری حکوومەتی هەرێمی کوردستانە بۆی پرۆگرامی تۆماری بایۆمێتریمان لە کابینەی هەشتم کرد بۆی لەو کابینە ئیش لەسەر سیستەمی کۆنتترۆلی خەرجەکانمان تاوا کرد. ئێستا دەستۆم پێکردووە یارمەتی وەزارەتەکانی ترێدەین بۆی سیستەمەکانی ڕێکوپێکی دیجیتالی ئامادە بکەن وەکو سیستەمی مۆڵەتی شۆفێری وەکو سیستەمی خاوەنداتی ئۆتۆمبیل کە بەو زوانە ئەلامە بێت سیستەمێکی ترمان لە بەردەستە کە سیستەمی سکاڵای هاوڵاتیانە و لە هەمووی گرنگتر ئێمە سیستەمی پێناسی دیجیتالی هاوڵاتیانمان تاوا کردووە کە ئەوە ئەبێتە ڕەخسێنەری ئەوەی کە هەر هاوڵاتیەک بتوانێتن لە ماڵی خۆی لەسەر ئامێرەکەی خۆی هەر کاتێک کە بیاوێت دەستگەیشتی بۆ ئەو خزمەت گوزارە دیجیتالانە هەبێت کە حکوومەت بۆی دەستەبەرەکات. بینەوە سەر بابەتی موچەی خاننشینی فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری لە مانگی هەفتی پارەوە سیستەمی ئەلەکترۆنی بەڕێوەبردننی موچەی خاننشینانی تاوا کردووە. بۆ خاننشینان سوودی وەرناگرن چونکە وەزارەتی دارایی ئەبێت لەگەڵ یەکێک یان دوو یان سێ کۆمپانیایی کەری تایبەت بانکەکانی پرایڤێت کە ئێستا لە کوردستان هەن فاست پێە ناسوڵەتە فەرست ئیراکی بانکە ئاسیا حەوالەیە زین کەشە بەڕای من و بە بڕوای من و یان ئەوانە یانش کۆمپانیان بانکەکانی تری پرایڤێت ئەبێ ئەوانە ڕابسپێردرێن کە ئەوانە ئەبێ خزمەت گوزاری بانکی پێشکەش بە هاوڵاتی بکەن بەس لە نظامی شوعیەتی وایە کە حکوومەت بانکی خۆی هەبێتن کەواتە بۆی تۆ بتوانانی خزمەت گوزارێکی باش پێشکەش بە هاوڵاتیان بکەی ئەبێ کاری تایبەت ڕاستپێری بۆ بابەتە کێ ڕایسپێرە وەزارەتی دارایی وەزارەتی دارایی بۆ نمونە ئایا بۆ نمونە ئەنجومەنی وەزیران لە هەولێرە و وەزارەتی دارایی لە ئەمریکا لە هەردووکیان لە هەولێرن ئێوە نەتوانن ڕێگاکەی خۆتان کورتکەنەوە بڵێن کاکە ئێستا بۆ نمونە بەیانی وەزارەتی دارایی بڵێ من هەموو سیستمەکەکەم بە دیجیتاڵی چیتر حەز بە ئەحراجی و شەرمەکەم خەڵکی من جەڵتەی دڵی با لەسەرەی موچەیە خەڵکی من لە سلێمانی ببورێتەوە خەڵکی من لە هەولێر تا ئێوارە لە سەریا بێ خەڵکی من لە دهۆک لە سۆران معاناتی هەبێ بەیانی سۆفتێرەکەتان حازرە بیان من ئێستا لێرە لە ڕووداوە ڕایگەینم سیستەمی ئەلەکترۆنی کە ئامادەیە موچەی فەرمانبەرە و خاننشینان بە شێوازێکی ئەلەکترۆنی بۆ ئەو سیستەمانەی کارتی تایبەت بنێرێت بۆی کەوام بزانن خزمەت گوزاری پێشکەش بکەن ئێستاش ئامادەیە ئەم دقیقە ئەم سانی ئامادەیە کەس نەهاتۆ مفاتەحەتان بکە نەک مفاتە نەکرەوە ئەو بابەتی ئەوەی کە سیرکەن کوردستان بەدەست بابەتێک ئەناڵێن کە ڕەنگە لێرە زۆر باس نەکرابێتن بابەتی بانکی بابەتێکە کە پەیوەندیدارە بە حکوومەتی ناوەندیوە بانکی ناوەندی عێراقی کێشە بۆ کارتی بانکی حکوومەتی هەرێمی کوردستان دروست دەکات
هەنێکی سیاسیە هەنێکیشی بەهۆی ئەو فەوزایەیە کە لە عێراقایە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕای شخصی من جا من ناڵە من بەشداری کۆبوونەکانی ئەنجومەنی وەزیران نیم بەڵام بەڕای من گرنگترین بڕیار کە ئەتوانێت بدرێت ئەوەیە کە بە زووترین کات 2 یان 3 کۆمپانیای کەری تایبەت کە ئێستاش ئیشەکەن ئەو کۆمپانی کە ناوامینە ئێستاش خزمەتگوزاری بانکی پێشکەش بە هاوبەشەکانی خوانەکەن ئەوانە زۆر بە ئاسانی ئەتوانن لە ڕێگەی ئەو سیستەمە ئەلکترۆنیکەمە ئامادەمان کردووە زۆر بە ئاسانی ئەتوانن حکوومەتی عێراقی بۆچی لە ڕێگای کارتەوە موچەی موچەخۆرانی خۆی دابینەکە بۆچی فەرمانبەرانی خۆی خانەنشینان بۆچی بۆ ئێمە کێشە دروستەکە حکوومەتی ناوەندی ئەو ئینیشیتیڤێکە کردوێتی لە ساڵانی ڕابردوو ئێستاش سەرۆکی بەرپرسی ئەو جاتێک کە ویشەی کردووە بە تاوانبارە وا بزانیان گیراوە یانش هەڵاتووە بەهۆی گەندەلیوە ئەو سیستمانەی کە ئێستا کۆمپانیەکانی کارتەبەر لە کورسەتەوە دابینیکەن 100 جار پێشکەوتوترە لە کیکار ئەی بۆ ناکرێت لەبەرەوەی کە ڕێناکەون هەندێکی سەر نزیکە لە یەکێتی و هەندێکی لە پارتی هەندێکی هیچ سلێمانی و هەندێکی هەولێر نازان چۆن عقدیان لەگەڵا بکەن ئەو کۆمپانیەکانی هەردوو زۆن ئەتوان بە هاوبەشی ئەو شە بەڵام ئەوەش یەکێکە لە کێشەکان ئەگەر ڕێی من بپرسی ڕێی من ئەوەیە کە زۆربەی هەرە زۆری کێشەکانی دیجیتالی لە هەرێمی کوردستان هیچ پەیوەندیان بە تەکنۆلۆژیەوە تەکنۆلۆژیەکە ئامادەیە بڕواتە نەبێت ئەگەڕێتەوە سەر بیرکردنەوەی ئەو بەرپرسانی کە لی بەرپرسیارە سیاسیە ناگەنە نەتیجە ناخێر لەو بڕوانیم سیاسی ئەی چییە تێ ناگەن لە ئێوە لێمان ئێوە فەرمانگەیەکی غەریبن کاکە ڕەنج بابەتی دابشکردنی موچە لە ڕێگای دیجیتال وڵەتەکانەوە بابەتێکی ئێستا بابەتێکە لە هەموو دنیا باوە ئێستاش زۆربەی زۆری خاڵک ئەو وڵەتەنە بەکاردێنیتەوە بۆ کار ڕۆژان کارتی ئینتەرنێتی پێکردن وحدەی تەلەفۆنی پێکردن وحدە بۆ کتێنێرن تەنها ماوە کە ئێمە ڕێک بکەوین و زۆرش ئیشی لەسەریکراوە لە ئاستی ئۆفیس سەرۆکوەزیرانەوە ئۆفیسێکی سەرۆکوەزیرانەوە گەیشتوینتە ئەو قەنەعەتە کە ئێستا کاتی ئەو هاتووە گەنجێکە لە ناو حکوومەتای لەو هەموو ئاه و نزولەی ئەم پیرەمێردە و ئەم پیرەژنانە تێنەگەن لە دیجیتال سیستمی دیجیتالی تێنەگەن ئەی لەم وڵاتە لە چی تێگە کاکە ڕەنج یعنی ئللا ئەبێ خەڵک بمرێ لەسەرە ئللا ئەبێ هاوار بکە من فەرمانگەیەکم هەیە کە تیمەکانی من ڕۆژێ 12 سعات ئیشەکەن هەمووش یەک هەدەفیان هەیە تەنها هەدەفی فەرمانگەی ئێمە ئەوەیە کە ژیانی هاوڵاتیەکانمان چاکەینەوە ئەگەنە هیچ ئستفادێکی مادیمان نییە سەردانی تاکە فەرمانگە تاکە مواسسە لەو حکوومەتە لەو کابینە بە تایبەتی کە زۆرترین ئەدای هەبووە ئەو فەرمانگە بچ هەموو داتای چاکسازی ئەو کابینەیە تقریبا ئەگەر تەرجەمە نەکرێ بۆ واقع بۆ پبلیک سرویس بۆ وەزارەتەکانی تر پێدوانیە ئیشەکەت هەر لە چوارچێوەیەکی دیاریکراوە ئەمێنێتەوە ئەمرێ ئەگەر لی بگەڕێن بەڵام من لەوە لی نەگەڕاوم خۆی ئێستا کە من لەو بەرنمەیە زەخت لە حکوومەتەکەم ئەڵێم خەتای بەرپرسەکانە زەختیان لێکەم هەندێک شت ئایدی منە تەواو کردووە هەندێک شت ئەبێ ئەوان بیکەن تەواو کردووە مەسەلەن بینەرانی بەڕێز پێشەوەی بسمە سلێمانی سێ شتم پێ بڵێ کە ژیانی ئێمە زۆر ئاڵۆزە و ئێوە ئەم گەنجانی کە خۆتە فەرمووی وەکو مێرولە ئیشەکەن لە فەرمانگەی تەکنۆلۆژیا و زانیاری و ئێمەمانانیش لەبەرەی دەممان بە ئێوەگا بە ئێوە ئەوێرین و ڕەخنەتان لێگرین ئەو شتانی کە ئێوە حازرتان کردووە چی و چییە بەس بە مەرجێ گوێتان لێ بگرن یەکەم شت گرنگترین شت بۆی هاوڵاتی بتوانێتن سوودمەند بێت لە خزمەتی دیجیتالی دروستکردنی پێناسەی دیجیتالی هاوڵاتیانە لە ئاستی کوردستان ئێمە بە پرۆگرامی بایۆمێتری لە یعنی ئایدی کارت یعنی ژمارەیەکی دیجیتالی بێهاوتە ئەتوانێت پرینت بکرێت ئەتوانێت پرینت نەکرێت یعنی وەک ئەم کارتی زانیاری شتنی ئەچیتەوێ پێڵەن خەسوو و پارتیانێتی فەرقی هەیەەوە پێویست ناکاتن هیچ کارتێکت پێبێت تۆ بۆ نمونە ئێمە یەکەمین سیستم کە پێناسی دیجیتالی بەکارێنیتەوە مۆڵەتی شۆفێریە باشە لە هەر سایتەرەیەکی حکوومەت هاوڵاتی تەنها پێویست ناکات کارتیشی پێبێت بەس شکلی خۆی کافیە بۆ ئەوی بزانی ئەو شخصە ئایا مۆڵەتی شۆفێری هەیە یان نییە ئایا ئەبێ موچە وەرگێت یان وەرنەگرێت خۆی ئەتوانێت لۆگین بێت بزانێتن موچەکەی چەند زەریبەی لەسرە پارێ ئاو کارەبای چەند لەسەرەوە دواتر بتوانێتن لە ڕێگەی ئەو ئەپەی خۆیەوە هەپارێ ئاو کارە بەکەش لەوێ بات و موچەی خۆشە لەوێ ئیستیلام بکات ئەی باشە ئەمە ئەنجومەنی وەزیران چیاڵێن پێتان ڕیپۆرتیانەی تێ کە تۆ ئەمانەت حازرە
پێناسی ئەجام بۆیە لە دەستپێکی پرۆگرامەوتم خۆزگە ئەو پرۆگرامەیە مانگەنی و درەنگتر کرابەیە بۆ چونکە نەتیجەکان ئەیلام بکرێن ئێمە لە خلالی ئەو حەفەش ڕۆژە ژێرخانی فیزیکیمانێکی تر تۆ بڵێ بەرنامەکەن ئەعلانی نەتیجەکانەکەن خۆی جەنابی سەرۆکوەزیران لە خلالی ئەو هەفتەیە داتا سنتەری حکوومەت افتتاحەکە داتا سنتەری حکوومەت ئەو شوێنەیە کە هەمە ئەو سیستەمە مرکزیان ئەبێ لەوێ جێگیر بکرێن هیچ وڵاتێک ناتوانێتن سیستەمی پتە و جێگیر بکاتن ئەگەر ژێرخان نەبێت باشە ئێمە ژێرخانەمان تاو کردووە پێناسی دیجیتالیشمان تاو کردووە ئێستا خەریکی دروستکردنی و ئەپین کە هاوڵاتی خۆی بتوانێت لۆگین بێتن ئەو نقطەی کەماوە دیسان ئەوەیە ئێمە ئەبێت ئەو حەلقە مەفقودە دروست بکەین ئەو حەلقەی بینی حکوومەت و کەری تایبەت بۆ پارەدان و پارە وەرگرتن چونکە بەس ئەوە نییە سایبراهیم حەکیم ئاوا زاری کردوتەوە سەیرت دەکا خزمە لەوێ وڵی ئەم سیرکردنەکە ئەوانەش نازانم دیارە لە هەندێک شتی خۆیان بڕک احتیفاس پێەکەن و ئەترسێن و بە ترسەوە قساکەن پێم خۆشە بە زۆر بە سەراحەتەوە ڕخنەی لە حکوومەتی بگری برێ حکوومەت ئەو هایە ئەو دوو حزبانە ئەو هانە ئەمن وەک هونەرمەندێک و وەک قوتابیێکی ڕێبازی مەلا مستەفای بارزانی پێئێرم ئەو حکوومەتە لە کابینەی یەکەمینەوە هەتا ئەو کابینەی ئێستا نەیانتوانیە نەتەختیت بکەن نەمتابع بکەن با گوێ لە سلێمانی بگرین بزانین دوای پێمان بڵێ ئەم سیستمەکە ئەڵێ ڕەنج ئەگەر مانگونیوە درەنگتر بتکردا نەتیجەی ئەبوو مانگونیوێکی تر ئەتوانی هیچ لە ژیانی ئەم خەڵکانە بگۆڕن فەرموو با سەیرێکی بکەن بەڕێزان سلااوتان لەبێ ئەم چایخانەی کە لە پشتمەوەی بینن ئەم لە ناو پارکی ئازادیە ئەمە شوێنی کۆبوونەوەی خانەنشینەکانی سلێمانی و تا ڕادەیەک دەوروبەری شێتی دێن لێرە یەکترە بین و کاتەکانیان بە دۆمینە ئەگوزەرن لە ناو پارکی ئازادی ئەو پارکی کە جەنابی مامجەلال بە ڕەحمەت بێ سەکۆی ئازادی تیا دروست کرد بۆ قسەکردن بۆ تەعبیرکردن لە بیر و بۆ چوونەکان لە دەردەدڵەکان بەداخەوە ئەو توێژاڵەی کۆمەلگا کە زۆرترین کێشە و گیر و گرفتیان هەیە لە وڵاتی ئێمە خانەنشینەکان کە نەئەبوو وابێت ئەوان باوانی ئێمە ئەوان سەدان ڕۆژ لە خەوی شیرین هەستان بۆ خزمەتکردنی ئەم نیشتیمانە و بۆ خزمەتکردنی مناڵەکانمان و بۆ خزمەتکردنی ئێمە و کەس و کارمان داوایان کرد بێم سەردانێکیان بکەم هاتوومەتە خزمەتیان تاوەکو باز لە گیر و گرفت و معاناتەکانی خۆیان بکەن سپاس من ئەمڕۆ هاتمە خزمەتتان سپاس بە ئەو خزمەتەی کە ئێوە بەم نیشتیمانەتان کردووە و بەرنمەکەم بەرنامەی ئێوەیە یا شێخ لە جەنابتەوە دەست پێەکەم حەستان کرد بۆچی بینە خزمەتتان لە هەموو شت گرنگتر کاتەوێ بیڵی چییە؟ سەرەتا بەخێر بێن زۆر سپاس بۆ بەدەمەوە هاتنەکەمان ئەوەی کە ئێمە ئەمانەوێ وەکو خانەنشین وەکو ئینسان مامەڵەمان لەگەڵا بکرێ وەکو ئەوە مامەڵەمان لەگەڵا بکرێ کە ئێمە خەڵکێکی ماندووی ئەم وڵاتەی چەندین جیلمان لەم وڵاتە پێگەیاندووە بەرهەمی ئەوانە وەکو ئینسانێکی ئەتیادی وەکو ئینسانێکی دەرەوەی ئەم وڵاتە خزمەت بکرێن و معاملەمان لەگەڵا بکرێن نەک ئەوەی کەوەها وەکو ئینسانی دەرەجە سێ معاملەمان لەگەڵ بۆ ئەم هەستەتان لا دروست بووە هەر شێخ ئەو هەستەی هەیە ئێوەش هەستەکەن لەم وڵاتەیە لە بەندی هەیە بێگومان ئەو هەستە بۆ ئێمە شەر هەیە ئێمەش هەمان معاناتی کاک شێخمان هەیە لەبەرەوەی خانەنشینین وەکو جەنابەت فەرمووت من شخصی خۆم 45 ساڵ بەس خزمەت 45 ساڵ خزمەت یعنی تەواوی تر گەیشتمە ئەوەی کە بێتوانە بوو پێویستم بەوەیە کە تەحویز بێنێمەوانێ ئێستا بۆچی لێرە کۆ بنەوە کاتەکان بە یاری و گەمە و ئەوە بەسەرەبەت ئەوە یەکێکە لەوانەی کە لە ئێرحاقی دوومانە خاتەوە ئێمە ئێرحاقین ئێمە زۆر هیلاکین حتا ئەو موچەیە کە بۆمان بڕاوەتەوە لە دوای خانەنشینیمان بەڕاستی ئیکتیفامان نایە ئێمە هەرێکم لە ئێمە گرفتارە بە خۆمەیە مەسائلی زۆر ژیانەوە ئەنی باری دارایی قورسە بەناومان گەورەیە یعنی خەمەکە هەر خەمی خۆتان نییە ئێرهاقەکە هەر ئێرهاقی خۆتان نییە ها ماڵ مناڵی کەسەهی کوڕەهی داوایی بووکە ئەمانە هەم هەر دەبێت سەر خۆبەتەوە بەسەر شانی ئێمە چون بۆ کە ئەو کرێچی بوو منم کرێت کەەوە نەبوو من نیم کە ئەو احتیاج و من احتیاجم کەواتە ئەش ئیمڕۆژ ئەش دەرامەتێکی نییە جامعی تاواکو دۆشتی تاواکو دۆ لە ماڵەوە کۆتۆ بێ ئیشە
خۆی تەمەنی ئێوە تەمەنی ئیسراحەتە تەمەنی گەشتکردنە کەواتە تەمەنی خانەنشینی لە وڵاتە بووە بە تەمەنی خەم بۆکردنەوەی خەم ئەمانە هەمووی کارە لەسەر ئیستا حالیان ئەمە خراپە کەسە من نەخۆشم سەبەبی وەیە خۆسەبەی چی وانە کاچیتە یەکێک ملوانەی کەوا دزی گورچی لەمەیە بە حسابی دکتۆر لەم مانگابی گۆڕ ئەگەر نێگۆڕم تەوەست ئەمە سەبەب چیە کاتی خۆی کابراایکی ڕاضی بووم ئەوانە هەمویانە زان هەمووس لەوانی بەرگەی منی نەکرد لە ڕاستە بەڵام ئێستا ئەمە هەمووی خافەتەوە ئەم خافەتانە کۆبەتەوە بۆ مەڕاستی ئەمە لە روزانەوە نییە موچەکەی من بەشی دەرمانەکانم ناکەم لەم بەینا چوومەتە هەندستان و هاتووەتەوە 100 وەرەقەم خست بەتە بێت گەلە جارێکە چوومەتە لەندەن ئەمە ئەولا ئەوان ئەمە هەموو سەبەب ئەمن ئەگەر ئیشێکمان ئیشمە چاخانە چییە ئەو خەڵ گەنجە خۆ ئەو نیو ئینتەقاونی گەنج ئیشێ بۆچی ئەو چاخانە گەنج وانی ئەمانە هەمووی کۆ بۆتەوە لەسەر شانی لەسەر شانی هەروەها ئەمە زەڕۆژ لە حکومەتەیە کە من ئیسا خۆم حالیان خۆم حەزەکەم حکومەت نەبی حەزەکەم باسی حکومەتم لا نەکەن حەزەکەم باسی دەوڵەتم لا نەکەن حەزم ئەو هەستەی هەموو کە کاتی خۆی کوردایەتیم کردووە برێنم کردو سەوەستە من بۆ ڕاستی ئەوەی زوڵم لێ کردم ئەوەی زوڵم لێ کردم ڕۆژانە زوڵم لێ ڕۆژانە من باقی مەڵکەنی بە حسابێتێکە لە باقە باشەکان ماخۆ لە خەڵ لە 12 شەو توێ لێ سەرە بگرێ بۆ موچە تۆ خۆی خێرم پێ ناکەن 41 ساڵە 2 ساڵە 43 ساڵە مۆزەف مامۆستان ئەنجا لەبەرەوە ئەنجا لەگەڵشا خێری پێ ئەنجا لەگەڵەوەشا پاڵی پێوەنێ ئەنجا لەگەڵەوە شتێکنێ کە بتوانانی تۆ دڵی خۆتی پێ خۆش یعنی لە وەرگرتنی موچەکەەوە تا سیستمی دابشکردنی تاوەکو بڕی خانەنشین بوون تا ئەو یاسای پێی خانەنشینە بن لەسەر هەمووی تێبینیتانەیە ناڕازی لە هەمووی یەکێک لەوانە کە من 43 ساڵ خزمەتم هەیە ئەو موچەی کە بۆم بڕاوەتەوە ناڕازی موچەکە بەشی چێت تۆ بەشی دەرمان و عیلاجەکانی خۆم ناکەم هەر یەکێک لە ئێمە کۆمەڵی نەخۆشی هەبێ ماگانە بچێت کۆمەڵی عیلاج کڕێت سەردانی لەبەرەوە ئێمە لە وەرگرتنی ئەو موچەی ناڕازین شێوازی وەرگرتنەکەی چه دیمەنێکەکە قەت لە بیرت ناچێتەوە لە سەرەی وەرگرتنی موچەکەتە وەڵاهی موچەکە ناخۆشە ئەبێت تۆ بچی ئەمڕۆکە چی سندوقێکیانداناوە هەوەکەکەتە ئەو سندوقە ڕۆژی پاشتر بچی کە ئەچی پارە نییە ئەڵێن بە عەلاگە پارێنن بە عەلاگە لە عەلاگەیەکە پارە بێنن بەشی ئەو هەموو خانە نشیناکە نە لەبەرەوە کەس لە وەرگرتنی موچە کە ئێوە تەعین بوون لەوانەیە لە دائیرەیە تابعی پەنجەی هەبوو وانە ئێستا سەردەمی هۆشمەندی زیرەکە سەردەمی بچووکبوونەوەی دنیاە سەردەمی کۆپیکردنی گیانەوەرانە بەڕای ئێوە بۆ ناتوانرێت لە وڵاتە بە ڤیزە کاردوەری بگرن سیستمێکی ڕێک و پێک بێ ئەرێک وڵا بەڕای من ئەوەیە کە نایانەوێت پارە لەو بارە سەرف کرێت ئەنجینا بۆ ناکرێت شت هەیە کە پارەی تا خەچکەیت و نەکرێت بێگومان نەکرێت مامەسا زۆر ماندووە تا پارەکە دۆرەگری بێگومان ئەرەوەڵا ڕۆژی وا هەبوو مانگی وا هەبوو بمبورە کە سەرەی مەعاشمان بۆ بڵێن 6 مانگ من سەرەی مەعاشم بوو بێت جاری وا 8 مانگ بەرم کەوتو چەند جار چووم تانە وەڵا پارە نەما ێ بەڕاستی ئێمە پیرین وەکو کە مامۆستا واحید فەرمووی هەرێکە کۆمەڵێ نەخۆشیمانەیە من ئەوە 3 جار بەس چاوم عملیات کردووە ئاخرەکە هەر کوێریش بووە چاو هیچیش نابین ئەوەی کە وەرمانگرت هەموویمان لە خۆمانە خرج کرد بێگومان هەر خراپتریشم ئێ چۆن نەبێ خانە نشینێک دوای ئەم هەموو خزمەتە جوانە دوای ئەو هەموو ماندووبوونە ئاوا تاویز بێتەوە نەخێر نابێت دوای ئەوە ئێوە لەوانەیە لە گەنجیا خزمەتی ئەم وڵاتەتان کردووە بۆ ئەوەی کە لە تەمەنێکە ئیتر بە دەستی پڕەوە محتاجی کوڕ و بووک و کچ و کچە زاوان نەبیت دوانە اینجا خۆشە لەوانەیە بە دەستی پڕەوە پێویستە بەوە بێ ڕۆی بۆ سەردان دایمە عمری ئێوەش حەسان لە دەست و دیاریە ها وانە مامە ساواحید تویتە شوێنێک حەزەکەی شتێکی پێ بێ بۆ ماڵ دەستی پڕ بێ نەشارمەوە ئەچیتە ماڵەوە شەرمەکەیت بەخوا حەزەکەی مناڵەکە بەرەو ڕوونەیە خۆت پێ بژووری میانەکە بۆی تۆ هیچی پێ نەبێتێ ئەمە وای کردووە لەبری ئەوەی ئێوە ڕوو لە جەوە کۆمەڵاتیەکان بکەن گۆشە گیرتر ببن
بتشمل أو روساني كسدي معاش لفني قال يعني معاشة لفني شو ما مصاخوانا برمنا أبي بسم صار الشقة أبي بسم مثل 10 ساعات بوسم 12 ساعات بس إمرنا بيانينا دو بيانية يعني أول شيء كان ما صارش إشارة الدنيا برابك مانجل لما أنا كبيني كنت تركم ساعة كاتو يشوفون هارم كنت متورينا كورينا غيرت أنت أبي وأنا سجل كذا قبل من خوم يشوفون لا يعني دو علاقة قارت شيء هو يعني ستو لبري ويك الله معاش ده ضل خوش بك معاش ده لرزل ده روافله بو أبي أنا بوسي أنا هلاقي أنا ما عنده بي بران بيش جوشنو شو معاش لبر قفزك فعلني على لا تقول شيء لمستقبل كاك جمن اسمه جرو أو رسم عاش منك حتى تواجه أمنا فعلنا هموت عن زور بربالوش تكونا يا شيخ من بوخم خێزانم لە بانقی مەڵکەنی معاژۆیە ئەم مانگەی ڕابردوو پێنج جار خێزان من بردۆتە بەر بانق بۆی معاژ وەرگێ هەر پێنجارەکەی ئیزنیان داوین توانە ئیمڕۆ سەرەتانیە بەیانی پێنجشەمە وەرنەوە پێنجشەمە ڕۆشتوێنەوە یەکشەمە وەرنەوە یەکشەمە ڕۆشتوێتەوە سێشەمە وەرنەوە بەم شێوەیە تەوزیعی معاش پرسیارێکە کرد بۆ ناکرێت بە سیستم و ئین ببێ من ئەپرسم لە هەموو کەس بۆ نظامی مرور نظامی مخالفەی مرور کراوە بە سیستم کامێرەیەک لە لای پردی خەستین دانراوە پردی کۆبانی کامێرەیەک ئەڵێ سنووقەچایە دانراوە هەر کەسێک لەو کامێرەیە لە 6 زیاتر لی بە دهۆک بێ ڕقەمەکەی گاتە دهۆک هەولێر بێگاتە هەولێر هەڵەبجە بێگاتە هەڵەبجە یەک کامێرە دانراوە بۆ ئەمە لەبەرەوەی غەرامەیە ئەکرێ بە سیستم بۆ معاش ناکرێ بە سیستم بەس من ئەپرسم بۆ معاش ناکرێ بە سیستم جوابەکەشی ئەوەیە کە خەڵکی لابەلای زۆرتایە بنجیواری زۆرتایە ئەگەر بیکەن بە سیستم ئەوانە ئەبرێ و خۆیان مایە پوش دەرێت من ڕێیم وایە بەزانینەوە ناکرێت نەک لەبەر نەزانین و نەتوانین نەخێر نەتوانین نییە هەرچیەکیان بێ لە وڵاتایکەن بە سیستم هەرچیەکیان من عەرزم کردی غەرامەی مروری بۆ سیستمە ئێستا من ئالێەوە بڕۆم غەرامن لە 65 بڕۆم غەرامەکەم یەکسەر لە مرور دەچێت ئەو دیمەنانەی کە قەت بیرت ناچێتەوە لە سەرەی موچات چییە؟ خۆمم بیر ناچێتەوە سوکایەتیکردنەکە بە خۆمم بیر ناچێتەوە کە کاتێک ئەچمە بەردەمی قاسەکە موچەکەمە دەنێ ئەڵێ خێرم پێەکەن وەکو خێرم پێ بکەن وایە ئەمەوێت لە بەردەمی سنووقەکە موچەکەم بژمێرم مۆزەفەکە پێمەڵە لە کاکە بچۆرە ئەولاوە بژمێرە ئەچیتە ئەولاوە لە نقصانی هەبێڵە لە سنووقەکە دوورکەوتویدێتەوە وایە من خۆم بۆ خۆم لەو بانقە معاژۆرەگرم با ناوینێنم مانیەکیان معاشم وەرگرت کە معاشم وەرگرت باوەڕم پێ بکە 240 دیناری نوقسان بوو بەس هاتمەوە دەرەوەی بانق تەلەفۆنم کرد بۆ مدیری بانق وتم معاشەکەم 240 دیناری نوقسانێت وتی دوای نیوەڕۆ با دوایی کە بانقمان داخست بزانین حسابات چۆنە حساباتیان کرد بەیانی ڕۆشتمەوەتی بەیانی سەرمان لێ بە بەیانی ڕۆشتمەوەتی حسابات وەکو خۆی وابوو بە شەردێکیش من نەمزانین 240 دیناری نوقسانە کوڕێکی زاوام لە بازارڕە چوم پارەکە مایەوتمەوە با بە تۆ بێ لە گیرفانمانە بێکەی هاتی بۆ ماڵمان وەرەوتی با بیژمێرم وتم ژماردنی ناوێ وتی با بیژمێرم ژماردی وتی ئەمە ئەوەنە نییە 240 نوقسان باوەڕکە ئەو ژماردیان نەمەزانین چ دیمەنێک قەت بیرت ناچێتەوە بەسەرەی وەکو ئەیبینی کە ئێمە ناچینە بەر دەمی سنووقەکان و کەسەرە ئەگرین بۆ مەعاش بەڕاستەکەی پاڵەفەسووی تایە یعنی ئەمە بۆ ئێبوشانی ئێمە ناشتینە جاری وا هەیە حەزەکەم ئاشنایەکم نەمبینێ لەو پاڵەفەسوایە من پێم ناخۆشە خۆ من ناچمە ئێوە یعنی قەرەباڵە بوو بۆ دەرەجەیە ناچمە پێشەوە بەس ئەبێ جاری وای بە پاڵەفەسوە دەدەن باشە مامەسا لە بینی بەغا و ئێرە جیاوازیەکی زۆر هەیە پێشنیار و قسەتان لەسەر ئەمە چییە؟ بەڵێ ئەوە لایەکیکەوە بەنسبەت ئەو خانە نشینانە کە وەکو ئێمەوان من لێرە کە بڵێ مۆزەفی دەرەجەیەک بووین و تەقاعود بووین 980,000 موچەکەمانە بەڵام ئەوانەی کە لە بەغا وەکو ئێمن 1,450,000 ئێ باشە ئەو فەرقە زۆر نییە جگە لەوەی ئەوان پاشەکەوتیان نییە ماهانە وەریەگرین لە ڕێگەی کارتێکە وکەوەکو جەناوی بە سیستەم کراوە هی ئێمە بە سیستەم ناکرێت
مامۆستا ئێوە بۆ حەزەکەن بۆ نمونە لە بەرنامەکەم قسە بکەن بۆ حەزان کرد من بێمە خزمەتتان فەرمو خۆت بیڵێ و ئەوە کامێرا و ئەوە شاشە و وڵا بۆ حەزم بۆی ئەم دەنگەی من بگەین بەپرسان بزانم وەزی خانە نشین چۆنە وەزی نەک خانە نشین جەماوەر ئەمیشە خۆنەکە زەراعی تەنوی وەری نەگرت شتەی زەراعی وەری دایرەکانی کە وەری نەگرت ئەنی بۆ بەڵە بەڕزان جارێک سڵاتان لەبێ کاک حازم گۆران بەڕێوەبەری گشتی خانەنشینانی هەرێمی کوردستان ئێستا دیارە سەیری پرۆگرامەکەکە ئەمێ ئەو پرسیارەی لێ بکەم بزانم وەکو بەڕێوەبەری گشتی خانەنشینی هەرێمی کوردستان پرسیار ئاراستەی خۆی و وەزارەتە بەڕێزەکەی وەزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیران بکەم بۆچی ئەبێ حاڵی خانەنشینانی ئەم وڵاتە وا بێت لە ناو پرۆگرامێکە هاو نیشتیمانیەک بڵێ ئەو ڕۆژەی کە دەڵێن مەعاش دێ لە ترسان لەرزم لێ دێت بۆچی خانەنشینێکی تر بڵێ هەستەکەم سوکایەتیم پێکرێت کە بەم جۆرە موچەکەم ئەدەنێ ئەوەی کە بیرم ناچێتەوە خۆمم ئەو سەرەیە کە خۆم تیا وەستاوم ئەو پاڵانەیە کە پێوەم ئەنێن دیارە کاک حازم هاوڕێیان سەرقاڵی وەرگرتنین بۆی ئەمەوێت لە بەرپرسی یا سەرۆکی فەرمانگەی تەکنۆلۆجیا و زانیاری بپرسم کاک حازم سڵاو ڕێزم بۆت هەیە چه هەستێکت هەیە کە ئەوە حاڵی خانەنشینەکانی ئەم وڵاتەیە چه هەستێکت هەیە وەکو کەسی یەکەمی بەرپرسیار لە پۆستەکەت بەرامبەریان کە خانەنشینێکەڵێ کە ئەڵێن سبەی موچە دێ لەرزم لێ دێ لە تەنیشتیشمەوە فەرمانگەی تەکنۆلۆجیای زانیاری ئەڵێ سۆفتوێرەکە حازرە و وەزارەتی دارایی نایەن وەری بگرن و ئیشی پێ بکەن سڵاو بۆ جەنابەت و بینەرانی ڕووداو طبعا ڕاستە کاگڕەنس منیش هەر وەکو تۆ هەستێکی زۆر ناخۆشە چونکە ئەو خانەنشینانە زۆربیان خزمەتێکی زۆری ئەو وڵاتیان کردووە و زۆر ماندوو بوون و کە خانەنشین دەکرێن موچەکانیان زۆر کەم دەبێتەوە وایە تا ئێستا سیستەمێکی ئەلکترۆنی دروست نەکراوە بەس حکومەتی هەرێمی کوردستان ڕانەوەستاوە هەوڵی داوە ئێمە لە 2014 هەوڵماندا کە سیستەمێکی ئەلکترۆنی دروست بکەین لە هەرێمی کوردستان بەس خۆ دەزانێت قەیرانی دارایی ئەو کاتە نەمانتوانێ و سیستەمە دروست بکەین لە دوایەوە ئەمە دو ساڵ و نیوە ئێمەوە هەوڵ دەدەین کە سیستەمێکی ئەلکترۆنی دروست بکەین کە موچەی خانەنشینانیش بە ئەلکترۆنی بدرێت ئێمە ئێستا لە 12 مانگی نۆ ئەو مانگەی داهاتوو سیستەمێکی خانەنشینی نوێ ئەلکترۆنی وەکو بڵێ ئەلان دەکەین و لەمە دووە هیچ خانەنشینێک دۆسیەی خانەنشینی نایێتە لای ئێمە 14 بەڕێوەبەرایەتیمان هەیە لە زاخۆوە تا گەرمیان هەمویان پێکەوە دەبەسترێنەوە لەمە دووە خانەنشینی لەلایەن دۆسیەکانیان کێشەیان نان هەمان سیستەم دەتوانیت ئەگەر هات و بەنکەکانی ئێمە پێکەوە بەسترایەوە پێکەوە دەتوانین موچەی خانەنشینان بە بەنکەکان ببەستینەوە موچەیان بە ئەلکترۆنی بە کارتی زیرەک کارتی وەکو بەغدا کارتی تی کارت بدرێت بە هەوڵ و جهد و ماندووبوونەکانی فەرمانگەی تەکنۆلۆجیای زانیاری بەستووە ئەم سیستەمە کێ بۆی ئامادەکردوون چییە کار ئاسانەکەی چییە سەرە نامێنێ ئەم پاڵنانە نامێنێ تر مامۆسا هیوادارم ئەم ساڵ تا نهایەتی ساڵ بتوانین سیستەمی خانەنشینی یعنی بە تەواوەتی جێوەجێ بکرێ و موچەی خانەنشینان بەو سیستەمە بدرێت هیوادارم چونکە بانکەکانی ئێمە ئەگەر هات و پێکەوە ڕەبت کرا پێکەوە بەسرایەوە بە یەکەوە ئێمە دەتوانین زۆر بە ئاسانی دەتوانین موچەی خانەنشینان بە
کارتی ئەلکترۆنی بدەیت. باشە باسی قەیرانی داراییت کرد بە ڕێزت هەرچەندە من سوپاسە دەکەم ئەزانم لە هیچ کام لە تەلەڤیزۆنەکان دەرنەکەوتووی سوپاس کە لەبەر حورمەتی خانەنشینان و پرۆگرامەکەم و ئەوە ئەم شەو گوێ لە خانەنشینانەگری و لەگەڵمانی باسی قەیرانی داراییت کرد بەڵام یەکێک لە خانەنشینەکان لە سلێمانیەوە پرسیارێکی زۆر لۆجیکی کرد وتی باشە بۆچی سیستمی سەرپێچی هاتوچۆ یەکسەر بەو پەڕیشێوەی زیرەک و دیجیتاڵی ئەخرێتە بواری جێبەجێکردنەوە لە ماڵەوە دەرەچین لە سلێمانیەوە تا هەولێر ئەزانن لەسەر چەند هاتوین بۆچی ئەمان کە پارەی تیا ئەوەنە تایە خێران ئەمان کە ئیسراحەتی ڕۆحی و جەستەیی ئێمەی تایە ئەوەندە سستە ئەم پرسیارە وەڵامەکەیم لەکوێ دەسەکەوێت بۆ ئەو چونکە ئەو پرسیارە ئەم پرسیارە دەبێت جیهاتی تر وەڵام بدەنەوە منیش لەگەڵ ئەو خانەنشینەم بەڕاستی منیش لەگەڵ ئەو خانەنشینەم بۆ هەتا ئێستا نەتوانراوە بەس ئێمە من وەکوو بەڕێوبەری گشتی خانشین بەڕێوبەرێکی تەنفیزیم لە وڵاتە 250,000 خانەنشینم هەیە من ڕۆژانە هەر مەسەلەی موچە نییە مەسەلەی وارسە مەسەلەی ئافرەتێکە کە شوو دەکات مەسەلەی تەڵەبەیەکی جامعەیە کە میراتگرەکەی یعنی سەدان مشکلە بۆ ئێمە دێتەوە تو ڕۆژانە خۆشکە ڕۆژێک سەردانی ئێمە بکەی لە خزمەتت بین دەبینی ئێمە چه خزمەتی خانشینی دەکەیت دەرگای ئێمە واڵایە 24 ساعت بۆ خانەنشینان دەرگای وەخانی لێ هاتووە مامەسای گەورە من ئەمەیە پرسیارێکی ترت لێ بکەم خۆتە زانی بەڕێوەبەری گشتی خانەنشینی هەرێمی کوردستان بەش و ڕوکنێکی ئەساسی و گەورەیە لە وەزارەتی دارایی ئەم خەڵکانە ئەبێ وەڵامێکم دەستکەوێ بۆیان ئێستا باسی ئەوەکەن کە سیستمی تەخسیسی مالی لە وڵاتی ئەمە بە شێوەیەکی هەڕەمەکی و عەشوائیە دەنا لانی کەمی موچە و لانی زۆری موچەی خانەنشینیش لەگەڵ ئەم هەڵاوسانی نرخ و گرانبوونی شتومەک و کرێخان و پارەی حەبی شەکرە و زەخت و نرخی دکتۆر و نرخی عملیات ناگونجە بەکێ بڵین مراجعەیەکی حیاتی ئەم خەڵکە بکاتەوە کە بەڕاستی پێت بڵێم ئێمە قەرزاری ئەوانین وڵات قەرزاری ئەوانە هیچ نەماوەنەی بەخشن خەوە شیرینەکانی ژیانیان بەخشیوە کاتە زێڕینەکانی ژیانیان بەخشیوە سە داوای تعدیلیەکەن لەگەڵ بەغا خۆ بەغا بە هەڕەمەکی نەیکردووە ئەزانێ شت گران بووە یاسایەک هەیە بۆیە پیاچونەوەی پیاکەن خۆ ئەبێت تۆ بەرزی بکەیتەوە جەنابەت لەگەڵ کاکشێخ ئاوات مناقەشەی بکەی بڵێ کاکە ژیان هەمووی گۆڕاوە شت گران بووە بۆ ئەمە وەڵامێکم دەستەکەوێت لە بەڕێزت کاگڕن لە 2014 قانونی نۆی 2014 لە بەغا جێبەجێکرا باوەڕ بکە لەو کاتەوە ئەگەر ببینی ئەو راپۆرتانەی کە من پێشکەشم کردو بۆ ویزارەتی دارایی بەنجومەنی وەزیران کە قانونی بەغا جێبەجێ بکەین قانونێکی تۆزێک عەدالەتێکی تێدایە ئێمە قانونی 2006 2006 ئەو کاتە 220,000 دینار لە کوردستان عائلەیەک دەیتوانی معیشت بکە بەو 220,000 دینارە بەس ئێستا 2022 طبعا زۆر زەحمەتە عائلەیەک بتوانیت بەو موچەی ینی بژیت من ڕۆژێکیان یەکێک هاتە لای من 13 نەفەر منداڵی هەبوو دایک و باوکێکی 15 بوون 220,000 بۆ دەرچوو یعنی حەسم کرد بە شەرمەزاریەک بەرامبەر ئەو خانشینانە چونکە لێکم داوە ڕۆژانە احتمال 25 دیناری هەر یەکێ لەوانە دەر بکەوێت بەس خۆت بزانیت کە قەیرانی داراوی شەڕی داعش و نازانم ئەو ئاوارە و ئەو شتانە بە خۆت بزانێمانە هەمووی تەسیرێکی زۆری کرد قانونی چاکسازیش لە قانونی چاکسازی وا بڕیار بوو کە ئەگەر هات و حکومەت داهاتێکی هەبی قانونی یاسای خانشینی هەموار بکرێتەوە هیوادارین دەنگی خۆم دەکەمە دەنگی پاڵە و خانشینانە بەلایەن کەم یاسای خانشینی بەغا جێبەجێ بکرێت لە وڵاتی ئێمە لە کوردستان
کاک دکتۆر سەردارە لە ئەوە تەواوە ئومێد هەیە بەم زوانە ئەمە ببێ بە خەمێکی گەورە و جددی و بچێتە بواری جێبەجێکردنەوە مامۆسا هیوادارم منیش ئەو هیوایم هەیە کە پێش ئەوەی خانەنشین بکرێن ئەم خانەنشینی بەغا جێبەجێ بکرێت باشە مامۆسا خەڵک خۆتە زانی خەڵکێکی زۆری ئەم وڵاتە نە پارتیە نە یەکێتیە نە گۆڕانە نە ئیسلامیە وە ناو نیشتیمانیە تۆ ئەناسە حەقی چییە کێ سەرۆکی پارتیە و کێ سەرۆکی یەکێتیە و کێ ئۆپۆزیسیۆنە و کێ دەسەڵاتە ئەو مامەڵەی لەگەڵ حکوومەتە وانە حەقی خۆیەتی ئێستا جەنابەت بپرسێ یا وەڵامێکی دەست بکەوێت چونکە لە حیزب دەستی ناکەوێت خۆتە زانی پارتی وێکێتی کۆبوونەوەی حیزبی خۆیان بڕیاری مەسیری تیان و هیچیش ئەعلان ناکەن زۆر جار بۆ خەڵک هەر زەردەخە نابینن لێیان وانە بەڵام تۆ بەڕێوەبەری خانە نشینیت ئەکرێ بزانین لەم شاری سلێمانیە بۆچی بە عەلاگە پارە یەت بۆ 85,000 خانەنشین بەس لە ناو مەرکەزی قەزا بەخوای ئەکێڕن ئەم سیارە پەیوەندی بە منەوە نییە ئەمە سیار سیولەی نەقدی ئەو محافظەیە یا و پارێزگایەیە ئێستا ئەو کێشە زۆر جاو سیارە لە من دەکرێت سیار لە مدیری بانک بکرێت لە خەزینەکان بکرێت بۆ لەوێنیە من نازانم سەبەبەکەی چییە باوەڕ بکەوە وەڵامتم دەدایەوە مامۆستای خۆشەویست جەنابێت بۆ نمونە کە بەڕێوەبەری ئەم هەموو خانەنشینەی کە چاویان لە ئیمزا و قەڵەمەکەتە تۆ ئەبێ مەحامی ئەوان بیت تۆ چ وەڵامێکە دەستکەوتووە بۆچی لە هەولێر نوعی مشکلە هەیە لە سلێمانی نوعی مشکلە هەیە مشکلەکانی هەولێر ئەگەر لە 105 بێت لە سلێمانی لە 110 لە کۆی بوارەکانە باسی ئەوانی تر نەکەم بەس خانە نشینێکە چ وەڵامێکت دەستگیر بووە بۆچی لەوێ بۆ نمونە 6 جار ئەوە کەسێکم مقابلە کردووە لە 6 جار خێزانەکەم بردێتە بەردەمی بانک ئەڵەن پێنجشەمە چم ئەڵەن دووشەمە چم ئەڵەن یەکشەمە بۆچی مەسەلەن خۆ ئەم پرسیارە ڕەبتی هەیە بە وەزیفەکەتەوە لەبەری ئەزانم کە جەنابەت کابرایەکی بە شێوەیەکی ئەخلاقی بیرەکەیتەوە و خۆت بە مەسوول لە زانی بەرامبەر خانە نشینەکان و ئیشی تۆیە شەڕ لەسەر ئەوان بکەی نەک خەڵکی تر وە ئێمە کە موچەی خانشینان دابەش دەکەین سیولەی نەقدی پارەی خانشینان مانگانە 15 ملیارد دینارە تقریبا بانکەکان هەر بانکێک بڵین بانکی مەلکەندی 500 خانەنشینی هەیە موچەی ئەو خانشینانە پێش وەخت ئەبێ ئەو موچەیە ڕەوان بانکی مەلکەندی بکرێت یا بانکی لە هەولێر یا بانکی قەتەر لێرە لە هەولێر سیولەکان ئەچێتە بانک پارەکە ئەچێتە بانک بە تەواوەتی لە سلێمانی ڕۆژانە ئەچێت ئەبێ ئەوە پرسیار لە ئەو ئیدارەی سلێمانی بکرێت بۆ لە هەولێر و دهۆک ئەو موچانە ئەچێتە بانک یان هەیە لە بانکەکە کە موچە دابەش دەکرێت ئەوان دەبی وڵامی ئەو پرسیارە بدەنەوە من هەوڵم داوە هیچ جوابێکم دەست نەکەوتووە باوەڕ بکە زۆریش هەوڵم داوە جوابێکم دەست نەکەوتووە مامۆسا پرسیارێکی تر یەکی خەڵکێکی زۆر لەوانەی شارەزاکان خەبیرەکان ئاگات لە مشکلەکانەوەنا زۆر باشی ئەوە هیچ ئومێدێک هەیە مراجعەیەک بکرێ خۆتە زانی یعنی بەڕاستی ژیانیان کەوتۆتە مەترسیەوە بەهۆی ئەو قەرارەوە ئەوترێ قەرارێکی زۆر بێرۆکراسیانەی بێڕەحمانەیە هاوڕای لەگەڵیان بەڵێ بزانی چۆن کاگرن قانونی چاکسازی کە هەلوەشانەوەی قانونی 36 کرد کە شارەزا یەکێک بوو لەو پلانە کە لە ناو ئەو قانونە هەبوو لە ناو یاسای 36 ساڵی 2004 قانونی چاکسازی ئەم یاسایی هەلوەشاندەوە کە هەلوەشاندەوە دەڵێ هەمواری موچەکانیان بکەنەوە بەپێی یاسای بەرکار ئێمە ناچار بووین هەمواری موچەکانیانمان کردەوە موچەکانیان جاران زەوجیە و ئەتفاڵ موچەی بنەڕەتی و دەرماڵەش دەدرا لە 50% هەتا 75% کە ئەو یاسای 26مان لەسەریان جێبەجێ کرد موچەکانیان کەم کرایەوە
هەبوو موچەی مەلیۆنە و 200 بوو 600 ئەمە بە حەق دەزانیت دەبوایە چۆن موچەی خۆی ئەگەر بێ واقع یا شارەزا یعنی پلەی تایبەت نییە شارەزا بەس کە لە قانونەکە هاتبوو بە پلەی تایبەت دەبوایە وەکوو پلەی تایبەتەکان مثلن 50 یا 600 مۆسەفی تر تەرفیعی هەبوو بەس ئەمان نەیان بوو بەڵێ مۆزەفی تر تەرفیعی هەبوو بەس ئەمان نەیان بوو تەنیا ئیمتازێکیان ئەو پارەیە بوو ئەوەش بڕا من ئەو مۆزوعام لە ئەنجومەنی وەزیران زۆر باسی ئەو مۆزوعام کردووە چونکە ئێمە هەرەوە نییە کە موچەکانیان کەم بووە ئێستا 22 نەفەر لەوانە موچەکەیان بڕاوە لەبەرەوەی مێدێک هەیە پیای بچنەوە لە ئەنجومەنی وەزیران چونکە خۆ کە چاکسازیە کرێت چاکسازی بۆ ئەوەی ژیانی خەڵک چاک بکە نەک چاکسازی ژیانی شەریحەیەکی زۆر خراپتر بکە وەنیە بەڵێ بزۆر دوایە بەس ئێمە کە ئەو مۆزوعمان باس کردووە بەخوا لە ئەنجومەنی وەزیران باسمان کردووە لە دیداری ئەشکری لەگەڵ سەرۆکی حکوومەت باسی ئەو مۆزۆی شارەزاکانم کردووە بەڵێنیان داوە کە چارەسەری بکەن گوتم چۆن چارەسەری موچەی پلە تایبەتتان کرد موچەی ئەو شارەزانش چارەسەر بکەن دەست خۆش ئومێدێک هەیە پێیا بچنەوە هیوادارم حکوومەت ئەو یاسایی ئەگەر بتوانیت هەموار بکاتەوە ناوی شارەزاش بکاتە ناو یاسایە زۆر زۆر سپاس لەگەڵم ببێنیتەوە سپاسە دەکەم نەک ئەمان ئیسفسار و پرسیارێکی تریان هەبێ لە سلەیمانی مامۆستا سادق محەممەد وتەبێژی یەکێتی خانەنشینانی کوردستانم لەگەڵا مامۆستا سەرنجەکانە لەسەر قسەکانی جەماعەت هەمویان چی بوو وەجگە لەوە ئێوە وەکو یەکێتی خانەنشینانی کوردستان کە مهمەی ئەساسی دامەزراندنتانەوەی بەرگری لە مافەکانی ئەوان بکەن چی تێگەیشتۆن باشە دکتۆر سەردار قسەکانی جەنابی مامۆستا حازم هەرچەندە ئەو کەسێکە تەنفیزیە بەڵام هیچ تێبینی و سەرنجێکە هەیە لەسەری بڵێ طبیعی پێش هەموو شتێک ئەبێ نەک نەقابەی خانەنشینان دیفاع بکاتن ڕێزمێ لە بۆ کاک حازمی قسەم لەگەر کردووە چوویمە لای مەشاکلەکەمان بۆ تەڕح کردیە لیقام لەگەر کردووە ئەبی خۆی دیفاع بکاتن وەکو محامیەک لەبەرەوەی مەسەلەن قانونێک هەیە خۆی چی یەک کە لە سوڵتە چیە حکوومەت بابی هەموو هاوڵاتیانە لە هەروەها پەرلەمان نوێنەری هەموو هاوڵاتیەکە ئەبی ئەمانە بەرپرس بن لەوەوە ئەوجا کاک حازمی شێک کە لە ناو حکوومەتەوە ئەوجا قسەم لەگەر کردووە کەوا بەو شێوە مەسەلەن قانونێک هەیە زمانی داعش 2014 کەوا دەرچووە بەڕێز کاکنێ چیروان بارزانی بەڕێز کەوا سەرۆک حکوومەت بووە ئەو قانونەی کەوا ئەڵێن 2014 قانونی نۆ ئەو ڕایگرتووە 2015 ڕایگرتووە باشە ساڵک ڕاگیرا داعش نەما باشە قانونەکەی بینەوە تەطبیق کرد قانونی نۆی 2014 ئەوە لای کاک حازمە ئەبی دیفاعمان لێ بکاتن لە من نا لە بۆ خانەنشینەکان تازە باسییان کرد کەەوە ڕەزالەتە بین لە مەعاش وەرگەزانی بۆت خۆی معاشی کەمە دوو گەنجی سێ گەنجی بەخێو کردی لە ئەو وڵاتەی خەریجن تەعین نەبووینە ئەوانیش لەسەر ئەو معاشەی خانەنشینی باوکە کێیە سەرباری هەموو خانەنشینەکان معاشیان کەمە بەس ئەم گەنجانەی کەەوە تەعین نەکرانی دوانە سیانە تەعین نەبووینە بازاریان لۆ نەکراوەتەوەکەوە کار بکەن ئەمانیش هەر لەسەر باوکیانن ئێوە ڕەزالەتە لەسەر بابەکە بزانە چمە ئاساتە ئەوجا مامۆستا حازم ڕێزم لە بۆ هەیە یەککە لە سوڵتە مامۆستا ئاوا شێخ جەنابی یەککە لە سوڵتە نابی یاداشتی بۆ نووسین جوانمان ناداتەوە دوو جارم یاداش نووسی داوای لیقام کردووە لەگەر سکرتێرەکەی مقابلەم ناکاتن ئەبی من بوو تۆ جەنابەت ئێستا تۆ بڕوا بکەی لە چاو ئەو بەرپرسانە لە چاو ئەوانەی سوڵتەیان لە دەستا تۆ دیفاعمان لێکەی تۆ لە محامیەک دیفاعمان زیاتر لێکەی ئەویش لە من نا لەو خانەنیشانە کە ئەڵێم لە ماڵێ چار گەنجی هەیە
ئەوە جلک و بەرجەوێ سیارەیەوێ چوونە دەریەوێ فلانەوێ تەعین نەبووە مەجبورە قسەی وا ڕق بکاتن ڕخنە بگرێتن کەوا لە ئاهو ئەوەی دەربێنێتنی وڵی من ئەمەیە شتێک بڵام کاک ئاواتی شەخ جەنابم شەو قسەم لەگەڵا کرد بە تەلەفۆن هەردووکیان لەگەڵ کاک حازمیش بەڕاستی حەزیان کرد وەکو احترامێک بۆ ئێوە لە بەرنمەکە بەشدار بن و گوێشتان لێ بگرن و کاک حازم خوا ئەزانێت جملەیەکی وت لە تەلەفۆنەکە خۆبوو خۆیان لە نزیکەوە تاوە کوێستە کاک حازمم نبینیەوە بەشداری تەلەڤیزیۆنیش ناکە و یەکەم جاریشمە بەم فۆتۆیە بینیومە واللهی جملەیەکی وتوتی بە قورعان هەست بە شەرمەزاریەکەم بەرامبەر باسییانەکەین یاڕەبی بەس باشە لیقامان لەگەر بکەن یاداشتیان لە بۆ نووسین ئەچین دوو کەسمان سێ کەسمان هەتا ئەو مامۆستا شکوریە دیل بەخوا بردومانە لەگەر خۆمان هەموو بە وەکو ئافرەتێ قسان بکاتن مامۆستا ئیبراهیم حەکیم هەروە لەگەرمان بووە هەموو نوێنەری ئەو خەڵکە هەموو ناتوانی وەکومە یان بڕواکە ئێستا ئەوڕۆ ئەولی خای لە خانن ئەوەی بوو خەڵک ناوێرە خەڵک ناوێرە ئەو جەسارەتە نەبوو باشە خەڵک نەیەوێرە قسەم بۆ خەڵک ناوێرە باشە گوتم باشە بە من بڵێن نوێنەرتانم حکوومەت ئەلحەمدوللا حکوومەت ئەو مرکزی خانە نیشینەی بۆ دامەزراندینە لە کۆنەوە ئێستا هەروەها نەقابەی خانە نیشینانی بۆ دامەزراندینە سپاسی حکوومەتەکەین بەس بە ئێواش ئەبی ئەندامانی حکوومەتیش پەرلەمانتارانیش بە پیرمان وەبێن وەکو نوێنەری حکوومەتن نوێنەری خەڵکن نوێنەری ئەو گەڕەکان پەرلەمان وەکو ڕایۆشکارێکی پەرلەمان هاتووە بۆ خزمەتیەوە منیش هەڵبەتە لە خزمەتی دکتۆرام وابزانم لای ئێوەش خەریکی پرۆژەیەکن بۆ ڕێخستن سوپاس کاگرانس دەمێ بە سێ خاڵی کورت وەڵامی هەموو پرسیارەکەم دەمەوە سەبارەت بە یاساکە دواتر جواب دەدەمەوە ئەو پرۆژەی کە جەنابی ئاماژە پێ دەکەی خاڵی یەکەم بە کورتی هەندێک باسی دۆخی خانشین لۆ بکەم ڕاستی کوردستان یەکەم هەرێم نییە کە خانشینی هەیە ئەمە دوای هەموو وڵاتەکان وە دەست پێ دەکەی و کێشەی خانشینی و بە ساڵات چۆنیش کێشەی گرفتەی جیهانیە بە مەبەستی تەمیلکردنیان هەر لە معلوماتی جەنابەت تاکو ساڵی 2050 ژمارە ئەوانەیە کە تەمەنان دەگات 65 ساڵ لە ئاستی جیان دەگاتە 120 کۆی دانیشتوانی جیان ملیارە 300 میلیۆن تەنها لە وڵاتانەیە کە ناتوان ژیانەی سەربەرزانیان لۆ دابین بکەن حکوومەتەکانی جیان چۆن چارەسەری ئەو کێشەیان کردیە سندوقی خانشینی بە کورتی دوو سندوق خانشینی باز دەکەم لە ژاپۆن سندوقەی خانشینیان دانایە کە سەرمایەکە ئێستا گەیشتە 1 تریلیۆن 300 میلیارد دلار ساڵی 2020 تەنها لە سێ مانجی یەکەم 112 میلیارد دلار قازانجی ئەو سندوقە بووە لە نەڕووی سندوقە خانشینیان دروست کردیە سەرمایەکەی تریلیۆنە 100 میلیارد دلارە دەتوانی ئەتا 50 ساڵی نەگەست سماری پێ بکرایە جێبدە ئەو احسایەکە گەڕانس ئەتا 50 ساڵی دەتوانی 600 دلار لۆ هەموو هاوڵاتیانی نەڕوویز دابین کات ئەگەر حکومەتیز داهاتەچکەی نەبیتن بە سندوقە خانشین ئێستا سعودیا لە بەرنامەیە ساڵی 2030 سندوقەی 2 تریلیۆنی دروست بکاتن کە 130 داهاتیەم سعودیا دابین کاتن لە کوردستانش بە خۆشحاڵی سندوقی ینی خانشینی دامەزرایە و دەستشان بەکار کردە بەڵام میوادارن سود لە وەزمونان وەربگرن چونکە فەلسفە لە سندوقی خانەنشینی ئەوەیە و بەرهێنان کە و پارەکەی زیاد کات ئەگەر ناتەنا پارە لە حسابک بینێ دەر لە حسابچکە دابنەی نەبوونی باشتر ئێمە سندوقەکەشیان دروست کرد بێ شەرکۆبەکەس ڕۆحی شاد بێ شعرێکی هەیە لە باوکم کە مرد گیرفانێکی بۆ جێهێشتین پڕ لە قەرز و کوێرەوەری جارێ ئێمە ئەمڕۆژ سندوقەکە دروست بکەین سندوقەکە پڕە لە قەرز جارە وانە ئەو یەک لە کێشەکانە کە لە کاتێکدا دەستمان بۆ چاکسازیان نەکرد حکومەت هێرم کوردستان لە قوڵایی قەرز قەیرانەکاندا بوو لە قوڵایی قەرزباریدا بوو بەڵام ئەو قۆناغە تێدەپەڕی ئەگەر سوود لە ڕابردووە نەگرن دووبار دەکەوێنەوە قوڵایی قەیرانەکان چکە سەدانەوەتی داتی من نەوتیش نرخی سەقامگیر نییە ئەگەر خۆمان ڕێک نەخێنەوە پێشەوەی نرخینەوە دابەزی ئەو جارە قەیرانە چێمیشەی ڕوبەڕووی دەبینەوە ئەگەر وەکو ماف تەماشا بکەیت بەڕاستی نەک تەناوانێک کە خزمەتیان کردیا هەموو ئینسانێک لە ناو کۆمەڵگادا کە دەگاتە تەمەنی بە ساڵات چوون و خانشین بوون و پککەوتن و نەخۆشی مافیەوەی ژیانەکی سەربەرزانیان لۆ دابین بکرێت نەک تەنها موچە چکە تەنها بە موچەش سنووردار ژیانش سەربەرزانە دابین ناکرێت پێویستیان بە شوێنیش جێبوونە پێویستیان بە تەمینی سەحیە ڕاوێژکاری لیژنەی داراییت تاوان بینەرانی بەڕێز من بە چەند ئەندامێکی پارتی دیموکراتی کوردستانم وت لە پەرلەمانی کوردستان بە سەراحەت لەبەرەوەی کە ئەم حیزبە کۆنگریان هەیە بە ئومێدی سەرکەوتنیان بەڕاستی بە کورت و مختصری وتیان
وڵی لە کاتی کۆنگرایە و فەلتەیەک بین لە ناو بەرنمەکە کاریگەری لەسەر مەسیرمانە بێت لە کۆنگرا و نەهاتن بەڵام جەنابەت ڕاوێشکاری لە پەرلەمان و لیژنەی دارایی استشارەت پێکەن ئەمە کێشەیەکی بچووک نییە ئەمە کێشەی خاڵمانە کێشەی باوکمانە من دڵنیام لەوەی باوکی تۆ هەر وەکو ئەو خەڵکە موچەوەرەگرێ وەکو وەری ناگرێت ملیۆنێکی هەبوو ئێستا 500هزاران لێ بڕیوە ئەو 500هزارێکی ئەمێنێتەوە هەر ئاوا لە سەرا ناوەستەیە هەر پاڵی پێوە نانێن موچکەی خۆم ئەیەمێ بۆی کە سەرگەکە تەوا بوو دواتە وەریگرێتەوە چونکە نامێ بینێرما و سەرێش ناتەوێت چونکە دوسێ جار ڕۆشتووە لەوێ خەریک بوو تووچی کۆڕۆنا بوو سوکەری هەیە قاچی شکاوە ناتوانن بینێرە ینی ئەو چارەسەرکردنی ئەو کێشەیە ئەمە کێشەیەکی گەورە دڵی ئێمە شای خۆمە ئێمە لەو حکوومەت ئەوانێکی ئیشەکەین کەین ئەمەش کوڕی ئەوانەی وەزارەتی دارایی شتێکە لەو ئێوە شتێکە نا دوسێ بابەتە کاکەڕان یەک چەند موچەوەەر بگرێت بابەتەکە ئەو مەوزوعەکە چۆن سندوقی خانشینی چۆن وەری بگرێت چۆن حساب بکرێت ئەو مەوزوعێکی ترە چۆن وەری بگرێت من لەگەڵ قسەکانی کاک حازم نیم بانقەکانی حکومی ناتوانن ئەو ئەرکە جێبەجێ بکەن ئەبێ ئەو کارە بسپرەکە تایبەت چۆن لە دروستکردنی سیستەمی تیژڕۆی زیرەکەن لەو سیستمەش زیرەکە بن بۆ نەکەوەی کە پارە هاوڵاتی وەربگرن چونکە ئەوان پێویستیان بەوەیە خەڵک سیستەمەکانی ئەوانی بانکی بەکاربێنەوە چونکە بەبێ ئەوەی کە خەڵک ئەو سیستەمانە بەکاربێنەوە ئەو شەریکانە هەمویان ئیفلاسەکەن بۆچی حکوومەتی ئەمە لە وەرگرتنی پارە ئەوەندە زیرەکە و عقلی بۆ سیستمی زیرەکە چێ لە بەخشینی پارە ئەوەندە قەمەڵا حکوومەت نییە ئەوە کەری تایبەتە کە لە وەرگرتنی پارە مشکی باش بەس بۆ چێ خۆی بۆ ئەستا بۆچی کامێرێت باسی ئەم بە موزوعتان کرد دوو سەبی سەرەکیە یەک کارتی تایبەت چونکە ئەو مابەتە پارێتیایە بە خێرەیە جێبەجێکات دوو ئەدای هەندێک وەزارەت لە هەندێک وەزارەتر باشترە وەزارەتی ناوخۆ لە جێبەجێکردنی خزمەت گوزارەکانی دیجیتالی زیرەکتر لە وەزارەتی دارایی من ئاڵێم وەزارەتی دارایی ئێمە سیستەمەکانان بۆی تەواو کردووە ئاڵێن کاکە بەس دووسێ بانکی کەری تایبەت هەڵبژێرن بۆی کە ئەو پرۆژێ تەواوکەن ئەو کێشەی ئێستا باس ئەوان بێنە پێشەوە بە دوو مانگەتوان حەلیکەن هەمووی کاکە کەر تایبەت ئەوان هەڵی بژێرن ئەو کۆمپانیای کەر تایبەت کەتۆنەوەی شەبکەن ئێمە بە دوومان کێشەی دابشکردنی موچە بە ئەلکترۆنی چارەسەرەکەن تۆ چیتە کۆبوونی وەزیرانەوە نەخێر کێشەکە ئەوەی بۆ ڕۆژە داواناکەی بە میوانی پرایڤێت بچی بڵێ کاکە بێ زەحمەت من حازرم کردووە وەکو مێرو لە ئیشەکەین هەموو سۆفتوێرەکان حازرە وەزارەتێک نایە لێم وەربگرن ئێستا بۆی شتم خۆزگاوە ئەوە مانگەگوون دوومانگی ترە و بابەتە باسکرابەیە ئێستا ئۆفیسی سەرۆک وەزیران لە چارەسەرکردنی ئەو بابەتە کۆڵێتەوە ئێمە لەگەڵ وەزار دارایی حالیان ئێمە و ئۆفیس سەرۆک وەزیران کێشێکمان لەگەڵ وەزار دارایی ئێمە ئاڵێن کاکە وەزار دارایی بابەتی دابشکردنی موچە و خزمەت گوزاری بانکی نابێ ئیشی حکوومەت دوو مانگی تر داوەتت دەکەم دوو مانگی تر منش پێتان بزانم ئەو زەختەشم پێویستە بۆی مە زەخت لە حکوومەت بکەین ئەڵێم خزمەت گوزاری بانکی ئیشی حکوومەت نابی بێت ئەبێ کە تایبەت بێت من و تۆ دوو مانگی تر باشە من خۆم نا ئەو هەموو هاوڵاتیی کە هەستەکەن بەم شێوازی وەرگرتنە سوکاتیان خوا حیف نییە ئەو ئیبراهیم حەکیمە نازدارە هەزاران ئیبراهیم حەکیم پاڵی پێوە بنرە لە ناو سەرا لە کاتێکا ئێمە باوکی خۆت کە ڕەفیقی ئەویشە ئەو مامۆستایە ئەو هەموو خزمەتەی کردووە لە هەڵەبجەی شەید بڵێ والله هەستەکەم سوکایەتیم پێکرێم کاکە ڕەنجە کێشە یەک کێشە هەیە لە بەرنامەی جەنابتە ئەوانەی کە ئیشەکە ئاکان هێنتی ئێرە ئێمە ئەوانەیە کە ئیشەکە ئێمە جدیەکەین بەس من بانگم کردووی ئەوانەی کە لێرە مقەسەرن ئەبێ وەزارەتەکە هەستەکەی کەم تەرخەمیەکەم کردووە نەخێر هەستەکەی بۆ نمونە تۆ خۆت ناڵێ ئەم فشارە بۆ من باشە بۆی منیش زیاتر فشار بکەم من پێم باشە بەڵام ئەو جهاتەی کە لێرە بە ئیشکەی خۆی هەڵنەستاوە کێیە ئەو جهاتانە کە بێ لە ئاستی بگەن بەڕای من وەزیرەکان بۆ ئەو وەزیرانەی کە خزمەت گوزاری پێشکەش بە هاوڵاتیانەکەن ئەبێ لەوە تێبگەن کە ئەو زمانە بەسەر چونکە حکوومەت هەموو خزمەت گوزارەکان پێشکەش بکات حکوومەت ئەبێ تەنزیم کات کۆنتترۆلی بکات مۆنیتۆری بکات وا بکات کۆمپانیەکان حکوومەت نەدۆشن بەڵام بەزانی من بۆچی ئێستا زۆرجار پرسیار لە وەزیرەکان ناکەم وەزیر هەیە ئێستا بڵێ ئاسیا حواڵەوەرە پێڵێنەوە ئیش بۆ یەکێتیەکە وەزیر هەیە ئەگەر بڵێ فاست پەیوەرە ئەڵێ ئیش بۆ پارتیەکە بابە کە یعنی ئەمە ئەبێ لیژنەی دارایی و ئابووری بڕیار بات وانە وەزیرەکانی ئێمە نازان چۆن دەست بەرن بۆ قەزیەکان وەڵامەکەم لەلایە کێشەکە هەرچەندە تێبینێکم لەسەر قسەکانی کاکیوایە خلافەتی گچکەم لەگەڵی ئێستا باسی دەکەم بەڵام حەزم لێ پەنجە لەسەر کێشەکەی دابنێم
یاسا ئاسانە بەرکارکردنی یاسای عراقی ساڵی 2004 دەتوانین بە مانگەی بەرکاری بکەین لە پەرلەمان و یاسای خانشینی گشتگیریش 2 ساڵە ڕەشنووسەکەی لە ئەنجومەنی وەزیران حازر کرا بەڵام لۆ نایەتە پەرلەمان ئێستا بە کورتی جوای بدەدەمەوە چێشی خانشینی 2 لایەنەیە لایەنەکی تایبەتە بە لایەنە هونەریەکان و سیستەمی بانقی و چۆنێتی دابەشکردنی لایەنی دووەمیشی پەیوەستە بە کێشەی تەمویلکردنی پارە لەلایەن وەزارەت دارایی حکوومەتەوە کە لە خۆیان ڕانابینن چونکە داهاتی هەرێمی کوردستان سەدانەوەتی 90 ئەو بودجەی عراقشمان بردرایە لەبەرەوەش یاسایەکە ڕاگیردرای لە خۆیان ڕانابین بینێرنە پەرلەمان کێشە هونەرەکەی کە کاکی وە پێشنیار دەکا بیدەینە کەرتی تایبەت ئەمن پرسیارێک مێ و تێبینێت چمەیە یەک هەموو ڕێخستنی سیستەمی بانقیەکە پێویستی بە سێڤەرێکیەیە کە گەر لە بازار بکڕ قیمەتەکەی 400,000 دلارە ئەزانی چییە؟ آخر بابەتەکە لە ئەتواساس غەڵەتە چۆن تۆ باسی تەکنیکی و سەرڤەرەکەی تۆ نازانین مەمۆزوع فینتێک مەوزوعی فاینانشەل سولوشن بابەتێکی گەورەیە کۆمپانیەکانی زۆر زەبەلاحی دنیاتی لەگەریان دانیشتی مەکاکیوە سەر قسە ناکەم باقسەکەمتەوە کەم تێبینی خۆت باس بکە گوتیان سێڤەرێکمان پێویستە چوومەنە و تەکنۆلۆجیای بانقەکان کە ئەو مۆزەفانە بخۆیان سەرپەرشتیویشەی دەکەن ئێستا خلافەکەی جەناب وەزارەت دارایی ئەوانەش لۆ باز دەکەم 400,000 دلاری پێویستە 8,000 دلاریش پێویستە لۆی سوفتوێرێکی بکڕی لە کۆمپانیایکی ئیماراتی بە هەمووی ناکان 9 میلیۆن ئەگەر خۆشتان سێڤەرتانەیەکەوە خۆت ئاماژ پێ دەکەی یان بە هەمووی 100,000 دلاری پێویستە ئەو بابەت دەفتەر کاکە دەفتەر ساڵانە باشە من سەیریکە دیارە ئێوە کاتی زیاترتانەیە من دەرفەتە دەدەم دڵنیابەلەوە بەس کاک سادق با قسە بکە کاک سادق محەممەد وەکو تەبێژ یەکێتی خانەنشینان 2000 ویستم بێم نەمەتوانی وەرت بگرم ئێوە ڕۆڵ و کاریگەریتان چییە یەکێتی خانەنشینان ئەبێ تەمسیلی دەردەدڵ و خەم و معاناتەکانی خانەنشینان بکە ئێوە لە 94ەوە هەن چ بارگرانیەکتان کەم کردوتەوە بە تایبەتی تۆ لە سلەیمانیت لانی کەم نەتانتوانیوە لەو پارکە جوانەی ئازادی کە جەنابی مامجەلال دروستی کرد ئێستا ئەوان ئەچن لەویا لە ناو کۆشکێکە ئەم لاولای شوشەیە مدبەریدە خنکانونی نەتانتوانیوە هەر هیچ نەبێ فشار بکەن لە شارەوانی سلێمانی وەکو هەولێر شوێنێکی جوانیان بۆ دروست بکەن ئێوە چ ڕۆڵ و کاریگەریەکتان هەیە بە بێ زەحمەت سپاسکە کە ڕنج بۆ قسەکانت بۆ بەرنامەکەت خودی خۆت ئەوە چوارەمین بەرنمەیە کە لەسەر خانەنشینان و کێشەی خانەنشینان لە هەرێمی کوردستانە ئەیکەی کە تا ئێستا هەوڵەکانی جەنابیشت و ئێمەش بە هەمومانە تا ئێستا ڕووناکی نەدیوە وەک پێویست بەڕاستی لەلایەن حکوومەتی هەرێمەوە و ئێمە تەمەنی ئەم یەکێتی خانەنشینانە کە 28 ساڵە و لە 94ەوە دامەزراوە بە هەموو ئەو 28 ساڵەوە بەقەد ئەم 3 ساڵەی ئەخیر کە ئێستا ئەوە لقیشمان کردوتەوە لە هەولێر و لە شارەکانی تریش خەریکین لق ئەەکەینەوە بۆ ئەوەی کەوا بە هەمووانەوە بتوانین ئیشە بکەین بۆ خانەنشینان بەقەدەر ئەم 3 ساڵەی ئەخیر خانەنشینان کێشەیان بۆ دروست نەبوو و بەڵام کێشەکان وەکو جەنابەت باسیەکەی هەندێکی ئەوە محەلیە و پێویستی بە دام و دەستگا محەلیەکان هەیە کەوالی پرسنەوە کە ئێمە لەو ڕۆیشەوە بەڕاستی کەم تەرخەویمان نەکرد و چەندەها سەردانی پارێزگار و چەندها حتا نووسرامان نووسیەوە بۆ سەرپەرشتیاری ئەو پارکە بۆ ئەوی کەوا شوێنێکی تایبەتی دروستکەن بەڵام ئەمە لە ڕاستیە وەکو یەکێ لە برادەرەکان وتی من کە برسیم بوو سێبەر و سەوزایی ئەو ڕۆڵەی نابێ ئێمە دوو برینی گەورە لە جەستەی ئەم خەڵکایە بە تایبەتی خانەنشینان برینێکیان کە برینە گەورەکەیە بریتیە لە هاوتان نەکردنی موچەکانمان وەکو عێراق ئێسایەکە لەو بەڕێزانەوتی بۆ لە هەرێمان ناتوانرێت لەبەر خاتری ئەوەی کە کێشەی دارایی هەبوو کۆمەڵێشتی باس کرد لە نەوت و پشتیوان بە نەوت و ئەمانە منی خانەنشین منی هاوڵاتی ئەوە کێشەی من نییە ئەوە کێشەی حکوومەتە ئەبێ حەلی بکە ئێمە چاوەڕێی ئەوەیەکەی مافەکانمان بدرێتێ لەبەرەوەی برینە گەورەکە ئەوەیە بەڕاستی دووشتە یەکەم هاوتاکردنی موچەکانمان وەکو بەغا کە لە پەرلەمانی عێراقی وەکو کاک حازمی ژووتی
دادپەروانیان ئەوتی تا ئەندازەیەک بەڵام 100% لە چاو ئێمە لە 100% دادپەروەرانەیە دووهەمیش کاراکردنەوەی ئەو سنوقی خانە نشینەی کە لە ئەسڵا هەبووە بەڵام لە نەوەیەکە لە هەرێمە نەک بڵین دای ئەنین ئەبێت بڵین دا بنرێتەوە و ئەوە زمانێکە بۆ ئەوەی کەوا موچەی خانەنشینانی تیا پاشەکەوت بکرێ ئەمە کێشە گەورەکەیە کێشەی دووەم برینە بچووکەکەیە کە ئەوەی وەکو جەناب باسەکرد ڕاستە ئێمە لە سلێمانیا شوێنێکی سەوزایی و یا شوێنێکی سنتەرێکمان نییە بۆ خانەنشینان لەگەڵ ئەوەیشا هەوڵی زۆرمانداوە بەڵام یەکێتی خانەنشینان کۆمەڵێ ئیشیشی کردووە لە سلێمان یەک لەوانە ئێستا ئەمە بینامان هەیە بیناکراوە بۆ خانەنشینی ڕاستە پارک من حەزەکەین هەموو خانەنشینان بحەوێنەوە و پیرۆزبایی لە ژنیەتی هەڵەبجە ژنیەتی لە هیچ ئەو شوێنانە ڕاستە کە نیەتی بەڵام ئێمە لە سلێمانی بینامان هەیە لە سلێمانی زیاتر لە 15 پزیشکی بەڕێزی پسپۆر بەڵێنیان داوە و ناونیشانیان داوە بە ئێمەکەوا ئێمە خانەنشینانیان بۆ بنێرین بۆی معالجیان بکەن بە هاوکاری و بە زۆر جاریش بە خۆڕایی هەروەها چەند دەرمانخانەیەک تقریبا زیاتر لە 5-6 مانگە ئەو هینەکراوە ناونیشانەکانیان لای ئێمە و ئەمە ئەعلانمان کردووە و دەرمانخانە و تاقیگە ئەمانە هەموو لە هەوڵەکانی بەڕاستی هەوڵمان داوە و ئێمە بەڕاستی لە هەموو ڕێگا مەدەنیەکانەوە هەوڵی چارەسەری کێشەی خاننشینانمان کردووە کە وەکو عرضم کردی سەرەتا کێشە هەرەسەرەکیەکەی ئێمە مەسەلەی موچەکانە ئێمە گەر موچەمان بۆ چاک بکرێەوە موچەکان مافی خۆمانمان بدرێتێ وەکو من سوپاسیان ئەەکەم بەڕاستی هەموو کێشەکانیان خسۆتە ڕوو ئەوانەی لای بەڕێستن بە هەر هەمویانەوە دەستخۆشیان لە یەکەم زۆرینان کێشەکانیان خسۆتە ڕوو بەڵام لە یەک خاڵ نیگەران بووم کە بەڕێزیە وتی داوا لە خێرخوازانەکەم کە ئێمەی خانەنشین موچەکانمان بدرێتێ وەکو خۆی هیچ پێویستمان بەوە نییە داوا لە خێرخوازان بکەین با خێرخوازان لە خەڵکەکانی تر بکەنەوە لەبەرەوە ئێمە مافێکمان هەیە و مافەکەمان خاوەنەکانی خۆمان سەرپەرشتەکانی خۆمان بەڕاستی خوێنساردن تایە و دڵگەرم نینتیایە و بەجددی نینتیایە من کارم چییە بەوەی کە عێراق پارە ئەنێرە یان ناینێرێ مهمەوەیە حکوومەتی ئێستاش ناچنە ژێر ئەوەی کە بڵێن ئەو پارانەی لە ئێمە بڕدراوە و پاشەکەوت کراوە قەرزە لە لامان هەر هیچ نەبێ ئەوە بڵێن بە خەڵک بڵێن قەرزە لە لامان باشە زۆر سپاس دەکەم کە لە سلێمانیەوە لەگەڵم بووی من لەگەڵ جەناب نیم لەبەرەوەی شوێنێکی ئارام بۆ کۆبوونەوەی ئەوان بۆ یەکتر بینین بۆ دڵنەواییکردنی یەکتر کە دکتۆری تێدا بێ کە کەرەسەی وەرزشی تێدا بێ کە شوێنی ئیسراحەتی تێدا بێ کە قاوەی ڕێکوپێک و چای پاک و تەمیزی تێدا بێ بۆ ئەوان زۆر گرنگە ئەو تەمەنە ڕاستەکانی شووی کردووە کوڕەکانی بەجێ هێڵاوە بەس تەنیا خۆی و خانمەکەیەتی ئەگەر هەردووکان خوا تەمەنی پێبەخشی بن بەعکسەوە ئەو شوێنە کۆمەڵایەتیە بۆ ئەوان زۆر گرنگە و ئەمە قسەی خۆیانە بەڕاستی شوێنی ئەوان ئەوە نییە کە بڕۆن لەم چاخانە و ئەو چاخانە و نازانم چی و هەریەکەی دوور و تەخشان و پەخشان و لە یەک دوور و نازانم چی ئەبێ شوێنێکی کۆمەڵایەتی هەبێ بۆ ئەوان باوەڕم پێ بکە ئەتوانی جەوی وایان بۆ دروستکەی ئەتوانی یانەی وەرزشیشیانە بێت بەڵام موچەکەیان لە هەمووی گرنگترا ئەبێ لەبەرەوە دڵی خۆتان بەوە خۆش مەکەن ئێوە لە سلێمانی نیتانە ئەبێ بۆیان دروست بکرێ من دڵنیام لەوەی ئەگەرێەوە جدی بن کاقوبات ناڵێ نایکەم کاک باڤڵ ناڵێ نایکەم بچنە لای شاناسخان ناڵێ نایکەم بچنە لای حاکم قادر ناڵێ نایکەم تێگەی دڵنیا بە ئەگەر لە دهۆک جدی بن بچنە لای کاک عەلی تەتەر ناڵێ نایکەم بچنە لای سەرمایەدارەکان ناڵێ نایکەم لەبەرەوە دڵی خۆتان بەوە خۆش مەکەن ئەرێ ئەوە بۆ ئێوە مهم نییە کاکە یەکتر ببینن هاوڕێکەوە ببینی مهم نییە بۆتان هاوڕێکانتان ببینن زۆر سپاس دەکەم مامۆستای گەورە سپاس کە لەگەڵم بووی هەڵبەتە من هەوڵمانداوە نووسراومان کردەوە بۆ شوێنی مەلەکی تر نیم ئەزانم ئەم قسانەی من بۆ خزمەتی جەنابتان و ئەوەیە ئەگین من ئەزانم تۆ هەزار ئەوەندەی من دڵسۆزی زۆر سپاس کە لەگەڵم بووی شەوێکی شاد و کامران بینەرانی بەڕێز من لێرە کاتم نەما بەڵام ئەگەرێەوە قسەتان هەیە من لەگەڵتان بەردەوامە بم شەوێکی دوور و درێژ ماوە بەردەوام بین لێرەوە خوا حافیز لە ڕوودا و ستریم بەردەوامە بم لەگەڵتان بینەران یەژا لە تەلەڤیزۆن خوا حافیز ڕوودا و ستریم پۆرتاڵ و پەیجێکی تازەی ڕووداوە لەوێش بەردەوامە بم لەگەڵتان و پرسیارەکانیشتان ئاڕاستاکەم
بەڵام کاک حازم تکات لێکم ئەمەوێ وەرت بگرمەوە چونکە دوو پرسیاری گرنگ هەیە خۆ حافیز بینەران ێژە مامەسای خۆشەویست گرنگ نییە شوێنێکی کۆمەڵایەتی خۆی جێب دەبرایە خۆت من تازات و یعنی ئەو هەندە ئەمەد بە فەقیر ئەوە یعنی ئەوانە و هەنا کابراایکی عریزە چی چوو گۆتیێرێ بێ زەحمەت عریزەکەم لۆ نانووسی وڵا کابرا عریزە چلۆ نووسیە و کابرا وڵا کابرا دەستی بەگریانێ کرد گوتی ئەی هاوار دیارە من هەندە فەقیرم ئەتوشوها ئەمەد پێشکەش کرد کە ئەمە بە خۆمان درمان بەخۆ بسۆتێتەوە یعنی بەڕاستی دیفاعکی باشت کرد سپاسی تەلەڤیزیۆنی ڕووداوەکەم بەڕاستی جەنابەت لۆمە محامی بووی بەرام ئەمن سێچار تشتم هەیە لۆ حکومەتی خۆم بە شێری برێ شێر بە ڕێویش برێ ڕێوی بە پێشمەرگەی برێ پێشمەرگەی شاخ بە جاشیش برێ جاش بە خاوەن هەڵوێستی برێ خاوەن هەڵوێست بە خائینیش برێ ئەوە خائینە بە ڕەشی برێ ڕەش بە سپیش برێ ئەوە سپیا بە هونەرمەند و داهێنەر و دەرهێنەر برێت ئەوە داهێنەرە ئەوە هونەرمەندە زەحمەتە ئەو نەوعە کەسانە دروست ببن یعنی ڕێز لە هونەرمەند و لە هەداهێنەر و لە دەرهێنەر و لەو کەسانە بگیرێ نەک بە قوربانی مراحقەکی سیاسی بکرێن یان بە قوربانی جاهیلەکی بکرێن پەیامێ من ئەوەیە یعنی من وەک هونەرمەندێک هاتیمە ئێرە و خانە نشینیشم و سکرتێری خانە نشینانم و من هەر حزوورم لێرە سبەینێ ئەوم ئەوێ خۆم گوت بەرام ئەوانم هەیە من حکوومەتی خۆمە و ئەمن بەخینێ من بووە ئەمن کابراایکی پێشمەرگە بوویمە بەخینێ منەوە حکوومەتە دروست بوو کاکە بەخینێ و فەقیرەی دروست بووە کە ئەمە ڕەخنەی لێ ئەگرین و نەبی ئەمە ڕەخنەی لێ بگرین لۆ ئەوەی کە بیڕوخینین ئەمانەوێتن حکوومەتی ئێمە هەموو خەرچی کورد لێ ڕاستی بیت زانی مامۆستا لەکەیە لە ژیانی عەرەبە لە عەسری جاهیلیە لای عەرەب نەقد یەکسان بووە بە قەتل بەڵام لە دنیای سەردەما نەقد یەکسانە بە دروستکردن و بنیاتنان ئێمە کوڕی کولتورێکین باو باپیرانی ئێمە زانی ئەڵێ چی لەسەر ڕەخنە ئەڵێ دۆست ئەوەیە کە ئەتگرێنێ دوژمن ئەوەیە پێت ئەتخاتە پێکەنین لەبەرەوە دڵنیا بە لەوەی هیچ کوردێکی بە شەرەف کە ڕەخنە لە نیشتیمانی خۆی دەگرێ ئامانجی ڕووخاندن نییە من ئەڵێم هیچ کوردێکی بە شەرەف اینجا ئەگەر لێرە لەوێ نەقدێک بە ئەجندا و زمانی دەرەکی و بە پارەی ئەملاولا بۆ ڕووخان بێ ئەوە خۆی نەفەسی دیارە ئەوە بۆنی دەمی دیارە لەبەرەوە دڵنیا بە لەوەی هەمومان ئامانجمان نیشتیمان سازیە و من هەمیشە ئەڵێم بەس ڕەخنە شک ئەبم بۆ دەربڕینی خۆشەویستی دڵنیا بە تۆش ڕەخنەکانت لەو خۆشەویستیە قوڵەتەوە خۆ ئێستا کاکی بن تۆ لە حکوومەتای وەکیل وەزیرت ڕەخنەت نییە بابت ڕەخنەی نییە ئەو هەموو ڕەخنانەی من لە وەزیرەکان گرتم لەو پرۆگرامە خۆ وەزیرەکانت ناوێرم معنای ئەوەیە تۆ دژی حکوومەتی خۆتی ناخێر بۆ چاکسازی معنای ئەوەیە تۆ حەزەکەی بڕوخێ من ڕەخنە لە حەزەکەم خۆشم بگیرێتەوە طبعا یعنی لەبەرەوە مامۆستا سوپاست دەکەین و دوای ئەوە بەڕاستی من کە ئەدای بەرنمەکەم دەکەم بەرنمەکەم لەسەر داوای ئێوەمانان کردووە طبعا بەرنامەی واقعی ئەبێ تەمسیلی واقعی دەردەدڵەکانی خەڵک بکار وانە مامۆستای خۆشەویست جەنابەت فەرمایشتەکانت تەواو نەکرد سوپاس دەکەم بەڕاستی هەموو بەڕێزانە قسەیان کرد گلەیەکان بووە من دەمویست پێشنیارەکانی چاکرد ئەگەر ناگلەیکردنەوە 20 ساڵە گلەی دەکرێتن یەکەم بانقی کەرتی تایبەت با پشتگیری بکرێ قەینا کە سەداسەد تەواو لەگەڵ قسەیەکە کیوەمە ئەگەر دابشکردنی موچەی حکوومەت لە ڕێی بانقبی ئەدیکۆکردنەوەکەی لە ڕێگای چێ بخۆیش نادەینا کەرتی تایبەت حکوومەت پێویستی بە سیستەمەکی بانقی پێشکەوتوویە حکوومەت داهاتی کۆ دەکاتەوە لە وەزیر دارایی بپرسە داهاتی باج و زاریبە و گومرگەکان چەنە بە سێ هەفتەی ناتوانین جواب بداتەوە دەبی سیستەمەکی بانقی پێشکەوتووی هەبی کۆنتترۆلی ئیدارەی مالی خۆی پێ بکاتن ئەوجا خەرجیبی یان داهاتی هەردووچی نەکموچی دابش بکات دکتۆر جەمە 100% لەگەڵتم سێگا حکوومەت پێویستی بە کۆر بانکینگی خۆی هەیە
چۆن هەر حکوومەتێک بانکی ناوەندی خۆیەیە کوردستان بە حکمەوەی کە سربەخۆ نیە هەندێک شتندێک ئەلمنتی سەرەکیە لە نقصانە حکوومەت پێویستی بە دامەزراندنی شتێک لە چەشنی بانقی ناوەندیە ئەبێ هەت بێت کۆربانکینگشت پێویستە بەڵام بابەتی دابشکردنی موچەی سەدەمەوە سەر بابەتێکە باش کەوت 400,000 لە 2015ەوە ئەمە لەگەڵ ئەو برادرانە خەریکین گوتمان کاکە ئەو 400,000 کە پێویستیان بۆ دانانی سەرڤەرەکان ئەو سەرڤەرانە هەموو ئەمەدتان دەینێت لە داتا سەنتەری حکوومەت ئەو 80,000 کە پێویستیان پێوتی ئەوەش موافقە کرایە ئەوان هیچ تیمێک لەناو حکوومەت ئەو توانای نییە کە بتوانن خزمەتگوزاری بانقی بە شێوازی بانقی ناوەندی پێشکەش بە حکوومەت بکات ئەوە بەس حیلە لە خۆکردن و بە فێودانی کاتە ئەو 400,000 و سەدان 400,000 دیکەش ڕۆیشتینە دکتۆر ئەگەر ئەوەی بکەیت لێ بکۆڵی و بزانین تاریخی ئەو مؤسسەی کە جەناب باس کرد چۆن دامەزرایە و چەند پارێتە سەرفکرایە یعنی دا بانکت کرد پێدا دەمەزرێن تا ئەو کاتە کەوتم لەگەڵتم حکوومەت ئەبێت سیستەمەکان خۆی ئیشی سەرەکی فەرمانگەی ئێمە کۆنتترۆلکردنی بواری دارایی حکوومەت یاریمی کوردستان ئێستا سیستەمی کۆنتترۆلی خەرجەکان لە ئێمە تاواکرایە سیستەمی ڕێڤێنیو کۆنتترۆل ینی داهات و خەرجەکان هەمووی تاواکرایە ئەمە لەسەر یەکشت ماینەوە کە پەیوەستە بە هاوڵاتی لەناو حکوومەت خەرگین تاوا دەبین بەڵام ئەوەی کە خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیەکەت وەکو هەموو وڵاتێکی پێشکەوتو بانقەکانن حکوومەت ئەبێت عقدێکی باکتوباکی هەبێت لەگەڵ بانقەکان بەڵام لێگەڕێ باکاری تایبەت منافەسە لەسەر مشتری بکات لێگەڕێ بە هاوڵاتی لە چەقی ململانی نیوان هەردوو بانکەکان بێت بۆی خزمەتگوزاری باشکێکی پێشکەش کرد ویزا کارتیا دەنێ منافەسە دروست لە ئەوروپا چۆنە بانقەکان لەسەر ئەوەی کە جەنابەت لای ئەوەن حساب بکەیتەوە منافەسەی لەسەرت بەڵام جەنابەت کە ئەچی ئیشەکەیت بۆ حکوومەت حکوومەت ناڵێ ئەو حسای بانقیدا حکوومەت ئەڵێت ئەڵێ حسای بانکەکەت لەکوێ ئەڵێ ئەو حسای بانقیتە من ئەوە ئاڵێن جا کێشە سەرچێکێشتان ئەوەش نییە کەواتە ئێوە هەردووتان کۆکن بەیەکەوە ناتێگەشتێکی بچکۆلە من ئەوەی کە جنایی باسی کرد من تۆزە چونکو باگراونم هەیە 5 ساڵ لەگەڵ ئەو جەماعەتە خەریکم دیار ئەوەی کە بە جنابیان ڕاگەاندووە نیوەی حەقیقەتەکەیە هەمویان پێ نەوتووە هەمویان بۆ دابین کرایە 400,000کەشن و دابین کرایە سەرڤەرە نەدەویست سەرڤەرەکانمان داینێ 80,000 ئەگەر بە 80,000 و 400,000 دلارەکەی مشتێکی حەل کرد بەیانی فەرمانگەی ملان دابین دەکات هەم سەرڤەرەکانیان دەدەینێ پێویستە هەر بیکڕن 80,000کە شەرت وعدە بێ وەکو فەرمانگەی بیان دەینێ بەسەر پەیامەکەت گەیشت دڵنیام جویان لێ چوە قسەم لەگەڵیان کرد داواتشم کردبوون بەڵام ناتنێرە چێشە گەورەکە پەیامەکەی کاکی وافەندیان پێ بگەێنە مستەفاوان ئاگادارن پێم گوتونە چەندە جەنابی وەزی دارایی ئاگادارە بەڕێبەری ئۆفیسی جەنابی سەرۆکی دارایی ئاگاداری ئەو بابەتەیە هیچ بیانیمان بۆ نەهێشتۆ کە بیانویشکە بکەن بەوان ناکرێت چونکو ئیشکە لە دەرەوەی تاقی هەر ئۆرگانێکی حکومیە حتی ئەمەش پێمان ناکرێت ئیشی کارتی ئیشی بانقە بانق ئەبێ مؤسسەیەکی بانقی ئەو ئیشە بکات دەستخۆش کێشەی سەرەکی موچەی خانشینی ئەوە بەشەکە لە نەهونەرێکەیە بەس لایەنە جەوهریەکەی چییە لایەنە جەوهریەکەی علاقەی بە سێکتەری ئابووری و ژێرخانی ئابووریە کاکیوە تازاندە گلەی کرد و هەندێک پامی خۆی گەیان کە وەزارەتەکان ناتوانن سوود لەو تەکنۆلۆژیای وەربگن کە ئامادەیان کردیە ئەمن پێ دەڵێم وەزارەتەکان بەشەک نینە لە چارەسەر بەشەکن لە کێشەکە چونکە پێکەر و پێکاتی وەزارەتەکان کە دانرای سەردەمی شتراچەت و ساڵی پەنجایەکان و شێستەکان دانرا ئەتوو دەتەوێت خۆت بناسێنی وەکو سیستەمەکی سەرمایهداری بەڵام کەرستەکی ئیشتراچیت لە بەردەستە ناتوانانی دەستکەوتێکی ئامانجەکی سەرمایهداری بەدەست بینی بە ئامرازەک و پێداویستێکی ئیشتراچی لەبەرەوە پێویستە پەیکەری حکومڕانی و حکوومەت هەمووی لەسەر ئەساسی فەلسەفەک دابڕێژرێتەوە پاڵپش بە پلانێکی ستراتیجی ئەتا بتوانێت ئەو بربەستانە هەیە بیبێ پێش ئەم دڵنیامە لەو سێ ساڵەی کە حکوومەت هێرەمی کوردستان کابینێ نوێم دەست بەکار بۆ زۆر کاری ویستی بیکە ناتوانێت جێبەجێ بکە سەرۆکی حکوومەت پەیام دەنێریتە خوارە و لە وەزارەتەکان بزر دەبیتن چاکسازی 2 ساڵەیش دەکا گرفتار بووینە بەدەستیان لێژنەی دروست دەکەن لێژنە ناتوانانی کاری خۆی بکاتن گیر دەبی لە وەزارەتەکان بزرێت بە 6 مانگ و بە ساڵ لەبەرەوە ڕێکخستنەوەی پێکەری حکوومەت بەبێ ئەوە ناتوانانی هەنگاو بچێ پێش دوو لانی ئابووری هەر باسی یاسای دەکەن ئێستا خۆ یاسای 2014 تازە شاماژەم پێگەر مانگەج دەتوانین هەمواری بکەین بەرکاری بکەین لە پەرلەمان و جێوجێ دەبێت بەڵام چێت هەموویلی دەکات ئەگەرە تو ئیدارەی مالی مستەدامت نەبی حسابیەوەی نەکەی کە پارەکەت پێدابین دەکرێت ئەوە بڕیارماندا هەمومان جەکەمترین موچە ملیۆنێک بی بە سەرمانگ دێم پارەت نییە ملیۆنەکی تەمویلی بانک بکەیت
کەنیتە یاسایەکە چ قیمەتی دەبی یاسا شەرتی زەروریە بەڵام شەرتی کافی نییە یاسا پێویستە هەبی بەڵام یاسا ناتوانانی پارک لۆدابین کات ئەگەر تو ژینگەکت لۆدابین نەکردبوو ئەگەر ئابووریتیش نەکە هیچ وڵاتێکی دواکەوتو نییە بتوانێت بتیژیانەش سەربەرزانە بۆ خانشینەکان دروست بکە ئللا دەبی سێکتەری ئابووریت بستە پێش بتوانی پارە بدێ حکومت دەتوانی استیدامەی مالیەبی بتوانی وەکو نەڕوویت ئەتا 50 ساڵی پشتی لە پرسیارە ئەم هەموو عقڵ و ئەم هەموو دکتۆرا و ئەم هەموو عقڵی لە خارج و لە داخلە ئیشیان چییە لە کاتێکا کردی گشتی مەشلولە و کردی تایبەتیش مەشلولە لەسەر ئەو کورسیم هەفتەی پێشوو 150 میلیۆن دلارم پیشاننا بە هەر هەمویان ملیۆنیان نەک قازانجان نەکردبوو 3-4 میلیۆنیش زەرەریان کردبوو دەسەبەی بۆ کردی تایبەت مەشلولە کردی گشتی ئەوە حاڵەتی کاکە خۆمە میلەتێکی ئەوەندە گەورە نین بە یەک ئەحسای و بە یەک شەریکەی کۆنسڵتانتی ئەوروپی پێتەڵێ چەند ڕەوزە و پێویستە پێتەڵێ چەند خوێنکارێ پێویستە لە مەجای ئایتیا چەند دکتۆرتەوێ ئێبوو بدەسی بۆ نابرێت چییە ئێمە تاکی دانیشین ئەڵێ یەکەم حکوومەتی دنیا ئێمە بووین ئەمن ئەزمموی هەموو وڵاتانی جیانم کردە کتێبێک بە هەدیدامەجانابیشت جوانترین و پێشکەوتوترین نمونەیە جنوبی شەرقی ئاسیا 11 وڵات کە توانێن بە 30 ساڵ منافەسەی ئەمریکای بکەن ئەتا ئێستا کەس جوای بنەدامەوە ئەمریکا ناوێزانی منەڵم چی منەڵم لە 50 ساڵ لە دوای خۆمەوەم منەڵم بەم هەموو عقلی ئایتی و تەکنۆلۆژیا و ئەم هەموو شەریکاتی ئینتەرنێتەوە معقول نییە هەندێک سێڤز لە سەردەمی تابعە باشتر بووە من لە دوای خۆمەوەم من منافەسەی کۆریای جنوبیم ناوێ زۆر ماقولە زەنی بۆ کاکەڕەنگ ئێستا مەسەن بۆی هەڵبژارنی من هەموو جار ئاڵێم ینی ئێمە لە مەرحەلەیەک نین کە وەزیر مهم نەبێت کە هەڵبژێری لە ئەوروپا مهم نییە هەر وەزیرێک بگۆڕدرێتن چونکو ئەنستیتوتەکە مؤسسەیەکە لەسەر استراتیجیک ئەڕۆت لە کوردستان ئێمە ئەبێ وەزیر هەڵبژێرین ئەو وەزیرە ئامادە بێت کە ڕوئیەی هەبێت بۆ دوا ڕۆژی کوردستان نەک بەردەوامی ئەو سیستەمە بکات ئەوەی کە بۆی بەجێهێشت من هەموو جار ئەو نمونێنم ئەڵێم هەندێک وەزیرەکانمان ڕێک وایە ئەو تەرەکتەرەی بۆن بەجێهێشتووە بەس سیانەیە کات بەس هیچی نێت ئەر ئەو تەرەکتەرە لێ خوردن تا کۆتایی لەو بۆشی بەس ئەوە خەڵکی تەکنۆکرات هەیە بەس لەبەرەوەی پارتی نییە داینانن بەس لەبەروی یەکێتی نییە داینانن بەس لەبەرەوەی گۆڕان نییە داینانن من باوەڕ ناکەم لەبەر پارتیەکەتی بوون چونکە لەناو پارتی تەکنۆکراتەیە لەناو پارتی تەکنۆکراتەیە لەناو یەکێتی تەکنۆکراتەیە آخر دەرەجەی قەڕابەکەی تەسیری هەیە لە حەزێک با زوڵمیش لە هەمویان نەکەین هەمووی ڕەش پێشان نەدەین تەکنۆکرات لەناو حکومەت شێ بەڵام هیچ پێ ناکرێت ئەگەر موسسەکە هەمووی پێکەوەیش نەکە لە ئاستیان جومەنی وەزیران نەبی وەزیریشیشی پێ ناکرێت دەسەڵاتەکانیان هەموو لێک گیر بووە سەبەکەشی ئەوەیە ینی مدیر عامەکانە کامێنەوە ناڵم من ئێستا بە شێوازی گشتی باسەکەم بەڵام وەزیر کە دێت یەک بە تەنیا ناتوانێت وەزیر ناتوانێت مدیر عامەکەی خۆی بگۆڕێت کەواتە کە دێت ستافێکی هەیە مەجموعەیەکەیە گۆڕانکاری لە بوارە ئەبێ زۆر ڕۆیەی هەبێت ئەبێ زۆر خۆیمانەوە قسەکەی منە سەلمێنە وەزیر ناتوانێت مدیر عامەکەی خۆی بگۆڕێ لەبەر چی یا لەبەرەوەی کە نزیکترە لە حیزب یا لەبەرەوەی کە سەر بە حیزبەکەی قسەکەی منەوە نەبوو ئەگەر وەزیر بێ ستافی وەزارەت شەمووی بەخۆی دابنێت لە ئەلف ئەتا لە ئەیە تا زێت هەر ناتوانیت بکات دەزانین لۆ دەسەڵاتەکان لەگەر وەزارەتەکان کە لێک گیر دەبیتن دیزایانی وەزارەتەکان لەسەر ئەساسیەوەی نەکرا بتوانی ئەو بەرنامەی جێبجێ بکەی کە ئەتوو دەتەوێت لە سەرمایهداری لەبەرەوە دەی پەیکەری حکومەت هەمووی دابڕێژێتەوە لەسەر ئەساسی فەلسەفەی ڕوون لەسەر ئەساسی پلانەکی استراتیجی لاستیان جومەنی وەزیران بەیەک تیم ئیش نەکرێتن ئەتوەزیرێک بە تەنهایی خەبەرێکی خۆشم هەیە بۆ بابەتە ئێستا ئەنجومەنی ڕاژە تا کۆتەی مانگینۆ ئەوانش ئەو سیستەمە ئەلکترۆنیە بەکاردێنەوە کە لەسەر ئەساسی تۆبەری بامی دروستکراوە هەم بۆ موچە هەم بۆ HR کە هەموو تەنزیم هەیکەلی تەنزیمی حکومەت جارێژتە لەسەر ئەساسێکی ئەلکترۆنی پێدەدەچنەوە بۆیە هەندێک خزمەت گوزاری هەیە کە ئێمە وەکو پاڵپشت بۆ ناو حکومەتێکن هێشتا هاوڵاتی نایبیتن بەڵام نەتیجەی ئەو ئیشان لە ئاخیری ئەبێتە هۆی ئەوەی کە هاوڵاتی ئاسوودە بێتن ئەسەن مۆزوعەکە هی تۆە ئێمە لە خۆمانەوە یەکەمی شتێمە دەستورمان یارین بەغدا دەستور تەطبیقناوە ئێمە دەستورمان نییە ئەوە یەک ئەبی دەستورێکی دیموکراتی سەردەمیانە هەڵببژێردرێت و
یاسا سەروەری نیمانە لە هەفتێک دەڕۆژداهاتوو لێژنەی دەستور دەست بەکار یەک دەخە ئەزام دەست بەس سراحشی ئاگام لێەوە ئێستاوە لەو لە خاننیشینان دەرەچم بەس با قسەکەی بکەم ئەوە دەستورمان نییە ئەرین بەغدا دەستور تەطبیق ناکە ئێمە نیمانە و نەتەطبیقی شەبی لەسەر سیراحی حزبەتی دوو ڕاژە هەتا ئێستاکە لە هەفتا هەتا کوێستاک هیچ نەکرایان ڕاژە ئەحساییە ئەحسایەت نەبی ئەوە زۆر کەم تەرخەمە لە هەموو شتێکی یەک دەخە ئەو دەبینە سەر شتێکی تر ئەویان لێ پرسیمە ئەتوانی برێن خیادەکەی بکەی لۆ ناتوانم هەری گۆشتی بدە خەسابی نانی بدە نانەواچی هەموو تازە گۆدە بە اختصاسات کار بکە نەک بە حیزبەتی ئەوجا شتێکیە لە دەدا برێن 20 سال ئەمنە و قسێکم چاو لە مالیزیا بکەن مالیزیا 3 قەومی هەیە 3 دینی لێە مەهاتیر محەممەدا دکتۆرە بزانە مالیزیای بە 23 سالی بە 23 سال بزەبت چی بە مالیزیا کرد چی یاسا سەروەرە یاسایەکەی لەسەر خۆی تەطبیق کرد بە دوای تەطبیقەت ئەوە بوو مەسەلەکە ئەو ئێستا تەڵەبەیمە تۆ ئەچیتە مالیزیایدا سیاحەتی ماچیتە مالیزیای ئەوە لە چەند 10 سال 20 سال مالیزیا ئاگای لە هەموو سەکتەرەکان بوو ماهاتیر محەممەد لە بنێشتەوە ئاگای لێ بووە تاوەکو استثماری سەناعی سەقیلە نەبوو ئەمە ئەوەمانەوێتن کەەوە بەو شێ ها ڕۆیشت تەقاعود بوو تەمدیدی نەکرد ڕئیس وزارای نوێ هات 600 ملیاردی زەرر کرد وتی چی لێ بکەن میلەت داوای کردن عمری 92 سارە میلەت داوای کرد بگەڕێتەوە گوتی چی لە ئەوکە گوتی ئەوەی حجز الأموال المنقولة وغير منقولة کرد ئەو ڕئیس وزەرایەکەی لە دوایوی 600 ملیارد خەرزار بوو وتی بەریدەن بەس هەموو حجز کرد ئەو گەڕاوە ڕەسەنی ئەلان کرد بەبێ هیچ شتێک ئەلانی کرد سکەی حەدیدی دانا لە بۆ سینێ ئەوی بە مۆغناتیسی ئەڕوا هەر مانجی یەکەم وەبی پارەشی نازانی ئەولا من بەرنامەکەم ئەم جارە ئۆدیەنسیتیانە بوو بەڵام دوو میوانم هەیە لە پەرۆشی خۆیان بۆ بابەتەکە هاتوونەتە ئێرە ئەمەوێ فەرمایشتەکانیان فەرمونون مامۆستا سەلاح دووبارە سوپاس کاکڕەنج بەڕاستی کە باسی ئەو کێشاناکەین لە کوردستانە کێشەیەکی زۆر ئێستا کەڵەکە بووە کێشەی ئەمڕۆ دوێنێ نییە بەڕاستی کێشەی ساڵانی ڕابردووە کە کێشەیەکێک لەوانە کێشەی خاننشینانە بەتاکیت حکوومەتی هەرێمەش ناتوانێت وەکو با بڵێن بەدار وەکو برێندارێکی ئاسایەکی سەحی پێ بۆی چاکردن بەڵام دەکرێت ستێپ بای ستێپ بەڕاستی بۆ کێشەی خاننشینان بڕات بەڵام مامۆستا حازم گۆران وتی کێشەکەی ئێوە ئاگایان لێە و نەوعەمما لە مەخدوریەتی ئێوە تێدەگەن وەنا کاک من بە شێوەیەکی گشتێنم خاننشین بەڕاستی بە قۆناغی یەکەم پێویستە چارەسەرێکی ئانی بدۆزرێتەوە بۆ چۆنێتی دابشکردنی ئەنی پێش هەموو شتێک ئەو سیستەمە گۆڕانکاری بەسەرا بێت ئەو بەڕێزە نەڕێ من دەترسم کاتێکە باسی موچە دەکەن بەڕاستی قۆناغی دووەم بەڕاستی جیاکردنەوەی فەرمانبەرە لە خانەنشین تا ئێستا یعنی من خانەنشینم حکوومەتی هەرێم بەڕاستی ئەو ئەرکانی کە لەسەر فەرمانبەرێک جێبەجەیەکە هەمانش لەسەر منش جێبەجێ دەکا من هەروە بەسەونێ دەوام ناکەم موچە ببڕێ لە منیش دەبڕێ موچە کەمەکەی لە منیش دەبڕێ بەڵام بە شەرتێک کە من فەرمانبەر بووم کاتێک کە فەرمان ببڕە بە گرێبەستێکی هەمیشەیی لەگەڵ حکوومەتە بە پێی یاسای خدمەت بەدەنی کە من لەگەڵ کارم کردووە هەتا ئەو کاتە من گرێبەستەکەمە بووە کاتێک کە خاننشینە بێ مرۆڤێک لە حکوومەت بەڕاستی ئەو گرێبەستە کۆتایی پێدێ ئێتر حکوومەت نابێ ئەو هەموو شتانە فەرزکا بەسەر خاننشینەکە بەڵام بێ شوێنێکی کە هەبێ بۆ من ئەو سندوقە کە باز دەکرێت ئەو سندوقە دیاری دەکات کە لەگەڵ خاننشینە چۆنی کار دەکرێت و بێجگە لەوەش خاننشین ئەمڕۆ تەعین نەبووە تۆ پارەی بیتێ بەرامبەر بە کارەکەی بۆ کردویت و پارەکەی خۆی لە لادا ناوی بە ئەمانەت لی بڕاوە لە ئەو خاننشانەی ئێستا کاکڕەنجە و خاننشان ئێستا خاننشینن ئەو خاننشانان کە لە ساڵی 92 کە حکوومەتی هەرێم دروست بوو ئەوانە گەنج بوون ئەو حکوومەتیان دروست کردووە ئێستا خاننشین بووە ئەوان بە توانای ئەوان حکوومەتەکە ئێستا تاوەکو ئێستا هاتووە بەڕاستی ئەبێ بەو شێوەیە تەماشای بکرێت وەکوتم خۆتۆی دووەم بۆی بەڕاستی ئەو فەرمانبەر جا بکرێتەوە لە خانەنشینی تاوەکو خانشین شوێنی خۆی هەبێ ئەو شوێنە کە دیاری دەکا کەوا خانشین چۆن موچەی دەدرێ چۆن سلفەی پێ دەدرێ چۆن باری ژیانی چاک دەکرێت و شوێنە دیاریکراوەکەوە دەتوانێت کارەکانیم بەنسبەتی ئەوەی شارەزەکان سوپاس و خۆشحاڵ بووم بەڕاستی گوێم لە
بەڕێوەبەری گشتی خانشین بوو و هەر لێرەشەوە سوپاسی بەڕاستی ئەو بەڕێزانە دەکەم لە ئەنجومەنی وەزیران هەندێک لە وەزیرە بەڕێزەکان و لێژنەی چاکسازیش بەڕاستی درکیان کردووە بەو کارێکە کراوە کاریشیان لەسەری کردووە بلێرەوە سوپاسیان دەکەم هیوادارشم بە زووترین کات ئەو نەبن دووبارە سوپاسان دەکەن بۆ بەرنامە سپاس مامۆستا سەڵاح بەڕێز فەرمایش شتێکت هەیە مامۆستا محسین سپاسی ئەو دانیشتنەتان دەکەین و باپیرانمان گوتیتیان قسە هەزارە دوانی بەکارە ئەمن 1990 بێکارەکەی نارێم دوو بەکارەکەی دەرێم فەرموو تا من دوو بەکارەکە چییە؟ طبعا حکوومەتی هەرێمی کوردستان دوو مافی لەمە زەفت کردێ زەوت کردێ یەکەمیان ئەمەی لە پلەی شارەزە کردیتەوە پلەیەک کە دەیان ساڵ پێش ئێستا ئەمە پلەیەک بووین ئەوە هەڵەیە پێویستە ئەو هەڵەیە ڕاستکرێتەوە دووەمیان کە ئەویش هاوتەری بە لە گەریەکەم موچەی خانەنشینی شارەزای مەی کردیتەوە موچەی لە 180 بنەڕەتی پلەیەک کە دەیان ساڵ پێش ئێستا بە هەمان شێوە ئەو موسەمان وەرگرتێ طبعا ئەوەش هەڵەیەکە پێویستە ڕاستکرێتەوە طبعا سپاسیشت دەکەم کە ئەو پرسیارت لە کاک حازمی کرد و سپاسی کاک حازمیش دەکەم کە ئەو وەڵامەیدایەوە و ئینشاءڵڵا ئاخری خێر دەبی و بە هیمەتی هەمووان خوا سەهلی بکا بۆ هەموو لایەک ئەگەر من ئەگەر جەنابی مامۆستا هیوا فەرمایی شتێکی هەبێ لە کۆتاییە بۆ خانەنشینان بۆ خەڵک وەکو قسەی کۆتاییتان یەک پێم هەیە بۆیان نەک دڵیان دەکەمەوە بە ینی بە هەموو مقدساتی کوردستان سوێن دەخۆم و هەمووانە فەرمانگەمان ئیشەکان کە ئاسوودەکردنی ئەوان و هاوڵاتیانی کوردستان تەنها شتێکە کەوا ئاکات ئێمە 13-14-15 ساعت ئیشکەین لە فەرمانگەیە و دنیاشان دەکەمەوە کە دوا ڕۆژێکی گەشتر و خۆشتر چاڕوانیانەکەت لەوەی کە هەیە خراپتر نابێتن ئەو کێشانەیەکیان ئینشاءڵڵا بە یارمەتی سیستەمەکانی ئەلکترۆنی لە بژاردننی ئەلکترۆنی وای لەکەین کە ئەو موچێکە بەدەستیان نەگات ئەرە لەقل بە ئاسانتر و بێکێشتر بگاتە دەستیان ئیش لەسەرەوە دەستەکانت خۆش بێت من ڕاستە لە پێشێکەکەمە بەرامبەر بە فەرمانگەکەی تۆ بە توندی قسەم کرد بەڵام لەگەڵ توندیەکەشە یەکێکی لەو کەسانی کە هەمیشا وەکو گەنجێک کە لە ئەنجومەنی وەزیرانە دەبێنم چ لە کابینەی پێش و چ لەم کابینە بە ئێوە دڵخۆشم تەمەند درێژ بی و ئینشاءڵڵا ئاواتەکەشت دەیەنیتە دی و بار گرانیەکانی سەرشانی ئەوان کەم دەکەیتەوە هەمیشە سپاسیشت دەکەم هەر کاتێک پێت دەڵێم یەکسەر دەیە بەرنامەکە هەرمانە ئەرکمان چاوتمان زەکەم مامەسای گەورەمان قوربانە میش طبعا زۆر سپاسی تەلەڤیزیۆنی ڕووداوەکەم هیوادارم لەسەر ئەو نەهزەی کە ئێستا هەیە کە داکۆچی لە مافی هەموو چین و توێژەکان ئەکرێ لە تەقاعودەکان لە هونەرمەندان لە مامۆستایان یعنی بەردەوام بی لەسەر ئەو نەهزەی لۆ هەموو چین و توێژەکان ببیتە مەحامیەک ببیتە پارێزەرێک کە دەنجی ئێمە بگەینیتە دەستگا پەیوەنددارەکان و ئەو دەستگایانەی بە جوڕئەت یعنی کە دەنجی ئێمە بگەینتە ناو ئەو دوو حزب پارتی و یەکێتی و دەستگای پەیوەنددارەکان نییە زۆرە نێست هەردووان نییە ئەخەو دەستەڵا دارنەوەدووە ئەوی دیکە ئەوەنە شاگرد قوربان مەمنون باشە مامۆستاگیان تایەتی ئۆپۆزیسیۆنی هەمووشیان شاگرد نیە وانە ئینشاءڵڵا خوا تۆش بۆ ئێمە و بۆ هەولێر بهێڵێ و بەخێربی سەر چاوەکانم فەرموو مامۆستا کاک دکتۆر سپاسان دەکەم بەڕاستی جەنابەت جێی پەنجە دیارە نەکەرەوە بوێری وەکو پێشمەرگەیەک بوێری ئەوە زۆر شانازی پێواکەین کەوە جەنابەت بەس یە قسە بکەم بەڕاستی سیستەمی ئەحزابی مە فەشەلی ئەو دامەزراندنی
دەستورێکی دائیمی و دیموکراسی سەردەمیانەی لۆ 50 سال 100 ساڵی تر ئەوە ئەساسە بەو شەرتی تەطبیق بکەن کارێن ئێمە کورد و کوردستانیەکەین هەموو لە مەڵبەندی سێش چوومەلایەن گوتمان بۆ هەمووتانەڕێن ئێمە کوردستانی هەموو لە ئاخری کوردستاندان نووسیاوە لەگەر دکتۆر ڕێبواری قسەم کرد توینێ کاک ئەوەش بوو خەمی سیاسەتیش داخۆی هەر خانەنشینیەکە نییە پێشمەرگەی دێرین بوومە دکتۆری پێشمەرگەی دێرین بوومە 5 ساڵ ئەولاوی ئەوجا گوتم شتێک بکەن گوتم لە وزارەتی ئەوقاف 8 دیلمان هەیە 8 کابینە هەیە کەس ئەو 8 کابینە هەموو فرسەتیان درایتی بەس نابی کەس بە کەس برێ کافر ئەنگۆ 16 حزبن ئەوارێ ئەمن برا گەورەمە دکتاتۆرم ئەوی دێت و برا کچکەی ئەوی دی ئەولا ئەوەی تەرککەن دیموکراتێتەوەیە کەوا بەڕاستی بە ئەوەی ئەمە لە دکتاتۆریەتی هەراتینە لە دکتۆری چەو ساینەوە چ عەرەبی بی چ تورکی بی چ فارسیەکە ئەبیمان گۆ دکتاتۆریەتی وتی بەخۆی تعلیقەشی باشت لێدا کاک دکتۆرگیان سەلامەت بێ بەڕاستی ینی باشکردنی دۆخی موچەخۆران پێویستی بە باشکردنی دۆخی ئابووری کوردستانەیە بە بێستی دامەی مالی هیچ فایدەی ئەگەر قانونیش دەرکەی لەبەرەوە یاسایەکەش زەرورە بەڵام ئیشکردن لەسەر بەرزکردنەوەی ئەدای حکومت ئاسانکاریە تەکنۆلۆجیەکان و سۆفتوێرانێک کە پێویستن لۆ بەڕێکردنی کاروباری حکومت ئەوە ڕێگا چارەی هەمیشەیی و سەقامگیرە کە بتوانین لە داهاتووشدا چکەگەر ساڵێک چارەسەرت کردی ساڵی داهاتوو دەی بەرنامەکدا بنەی درێژخایەن بێتن هیوادارمەم لە یەکسەرکەوت زۆر سپاس زۆر سپاس بۆ جەنابەت کاک ئاوات شێخ جەناب کە سەیری پرۆگرامەکەت کرد و بەڕێوبەری خانەنشینیشت ڕاست پارتکە گوێ لە میوانەکان بگرێ هیوادارم لەم پرۆگرامە و پەیامانەی کە پەیوەندی بە وەزارەتە بەڕێزەکەتەوەیە بای ئەوە شتی تێدا بێ هەڵی بگرنەوە بە تایبەت پەیامەکانی فەرمانگەی تەکنەلۆژیای زانیاری کە ئەتوانێت باکەپ و سەرچاوێکی گرنگی زانستی معریفی تەکنۆلۆژی ئەوە بێت بۆ ئێوە کە بتوانێت کارەکانتان ئاسانتر بکە هیوادارم هەر کەسێک لەلایەکەوە خەریکی عقد و کۆنتراکت و ڕێکەوتن نەبێت لەگەڵ کۆمپانیای جیاواز مادەم ئێمە مەصرفەکەمان کردووە لە ناو حکوومەتی خۆماندا ئیشەکان حازرە و سۆفتوێرەکان حازرە سوود لە توانە ناوخۆیەکانی ئەنجومەنی وەزیرانەکەی خۆمان وەربگیرێ بۆ کار ئاسانیکردنەکان چونکە ئەمڕۆ من هەستم بە پەرش و بڵاویەک کردووە تۆش هەستە پێ نەکرد خۆی بە بڕیاری ژمارە سەدوساری سەرۆکوەزیران دەسەڵاتی ناوەی دراوەتە فەرمانگەی تەکنۆلۆژی زانیاری بەس هەستە پێ نەکرد پەرش و بڵاویەکە فەرش و بڵاویەکە لەوە هەیە کە زۆربەی وەزارەتەکان ئیلتیزام بەو بڕیارەوە ناکەن بەس دڵنیا بە ئینشاءڵڵا جەنابیان التیزامی پێواکەن بۆ سپاسی تایبەتیشم بۆ مامۆستا حازم گۆران بەڕێوەبەری گشتی خانەنشینی هەرێمی کوردستان کە ئەم شەو لەگەڵم بوو سپاس بۆ هەموو ئەو کەسانەی کە لە هەولێر و سلێمانی لەگەڵم بوون و قسەیان کرد سپاس بۆ هونەرمەندی گەورە سپاس بۆ کاکە هیوا سپاس بۆ دکتۆر سەردار و بۆ مامۆستا دکتۆر ئەرشەدیش سپاس بۆ کاک سەلاح و کاک محسینیش کاتێکی خۆش بەخێربن سەرسەرم